بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە پرۆگرامی ئەمڕۆژمان وەک هەمیشە لە سێ تەوەری جیاواز پێکاتوە لەگەڵ چەندین بەڕگە و زانیاری کە ئەخوازین تەواوی ئەو بەڕگە و بابەتانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڵێ خۆشەویستان سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست لە هەرکوێیەکی ئەم جیهان و گەردوونەدا هەن مێ دەکەین ژیانتان پڕ لە کامەرانی و خۆشی و ئاسوودەیی بێ. بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە سێتەوەری سەرەکی پێکاتوە لەگەڵ ئەو بڕگە هەمیشەیی و سەرەتایانەی بەرنامەکە و راپۆرت و زانیارانی کە لە چوارچێوەی بەرنامەکە و لە نێوەڕۆک و ناوبڕی تەوەرەکاندا پێشکەشیەوەی ئازیز و خۆشەویستەکەین. تەوەری یەکەم بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئامار و هۆکاری زیادبوونی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئامارێ بڵاوکرایەوە کە ساڵانە زیاد لە 100 کەس بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە دەمرن. مەبەستمەیە ینی 100 کەس زیاترە بێگینا ساڵانە نزیکی 1000 کەس بۆتەوە کە لە هەرێمی کوردستان بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی دەکەن بە تایبەت ئەو ئامارانی کە لە نەخۆشخانەی هیوا داریکەری لە هەولێر دەخرێتە بەردەمی خەڵکی کوردستان. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نەعەدالەتی لە دەرفەتی هەلی کار و ڕەخساندنی هەلی کار بە تایبەت لە ئێستادا ئەو هەلی کارانە کە نەعەدالەتیەکی زۆری تێداکرێ بە تایبەت پلەی خزمایەتی و دۆستایەتی خاوەنکار یان بۆمنە ئەو کەسێک کەوا سەرپەرشتی ئەو کارە دەکا ئەوە دەخنێرێتەوە و خەڵکێکی هەژار و خەڵکێکی زۆر محتاج بێبەژەکرێت لە هەلی کرد. هەروەها چۆن پارێزگاری لە دڵمان بکەین بە تایبەت کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دڵە ئەمەش دەکەین تەوەری سێمی بەرنامەکەمان ومێ دەکەین تا کۆتایی بەرنامەکەمان بینەر و ئامادەیتان هەبێت لە بەردەم شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەوی سوودمەندون لە تەوای بەرگە و بابەتەکانی بەرنامەکە. بەڵێ ئازیزان سەرەتاش دەچینە لای ڕۆژی کەشوهەوای سەرجەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشناتانەکەین بە ئەو ئاڵوگۆڕ و گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین.
لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان. بیستونۆی نۆی ساڵی 1970 سەرناگرتنی هەوڵێک بۆ تیرۆرکردنی مەلا موستەفای بارزانی لە بارەگەی تایبەتی خۆی لە حاجی وەمەران لەلایەن وەفدێکی 11 نەفەریەوە کە جلوبەرگی مەلایەتیان لەبەر کردبوو لەلایەن سەدامی سەرۆکی عێراقەوە لە شاری نەجەفەوە ئاراستەکرابوون. لە کاتی دانیشتنەکەدا ئەو TNT کە بە پشتێنی 1-2 کەسێکیانەوە بەسترا بوو تەقیەوە، بەڵام مەلا موستەفای بارزانی هیچ زیانێکی بەرنەکەوت. 29 نۆی ساڵی 1962 دوای وەرگرتنی سربەخۆی جەزایر لە فەڕەنسا و چەندان شۆڕش و قوربانی لەو پێناوەدا، ئەحمەد بن بێلە بووە یەکەمین سەرۆکۆماری جەزایر بە شێوەی هەڵبژاردن. ناوبراویەکێک بوو لە دۆستان نزیکەکانی میلەتی کورد بە تایبەتی هەردوو کەسایەتی کورد، دکتۆر عەبدوڕەحمان قاسملو فازیلی مەلا ڕەسوڵ. 29 نۆی ساڵی 1940 لە دایکبوونی گەورە هونەرمەندی ناوداری ئێرانی محەممەد ڕەزا شەجەریان، ناوبراو یەکێکە لە دەنگە بەسۆز و خۆشەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی و گوێگرێکی زۆری هەیە. ناوبراو بە ئوستازی هونەر و گۆرانی ئێرانی دادەنرێت. هەروەها ناوبراو ئێستا تەمەنی 80 ساڵە و لە ژیانداماوە و سەرچاوەکان باز لە تەندروستی خراپی ناوبراو دەکەن. 29 نۆی ساڵی 1942 لە دایکبوونی میر حوسێنی موسەوی سەرۆک وەزیرانی سەردەمی شەڕی 8 ساڵەی عێراق-ئێران و وەزیری دەرەوەی پێشووی ئێران و لە ئێستادا یەکێکە لە ڕکابەر و ڕیفۆرمخوازانی ئێرانی و بە تۆمەتی کودەتە و پیلانگێڕی دژی دەوڵەت لەسەر شانووی ژیان و شانووی سیاسی دوورخراوەتەوە. بەڵێ عزیزان و خۆشەویستانم، تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئامار و هۆکارەکانی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان کە بێگومان لە ئێستادا شێرپەنجە بە هەموو جۆرەکانی یەکێکە لەو زەنگە مەترسیدارانەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان هەڕەشە لە ژیانی یا تەندروستی تاگەکە لە هەرێمی کوردستان کە ساڵانە داتاکان ڕێژەیەکی زۆرمان پێ دەڵێ لە ئەوانەی کە دەبنە قوربانی گیان لە دەستدەدەن لە هەرێمی کوردستان، بە تایبەت لە هەردوو نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی نانەکەلی لە هەولێر کە داتاکان بە شێوەیە لە شێوەکان ساڵانە بەرزبوونەوەیەکی بەرچاو بخوێنەوە بین. بۆ قسەکردن لەسەر ئەم داتاکان و هەم هۆکارەکانی زیاد بوون، ئێمە ئەمڕۆ تەوەری یەکەمی بەرنامەکەمان بۆ قسەکردن لەسەرەوە تەرخان کردووە تا چەند پێویستە تاکی توش بوو و تاکەکانی تری خێزان کە ئەو توشبووی تیا ڕێنمایی و هۆشیارێکی وایان هەبێت لە ئەگەری توشبوونی تاکێکیان بە ئەو نەخۆشیە چی بکەن و ئایا توش بوون بە نەخۆشیەکە ئیتر زەنگی مردن و مەرگە یان دەکرێت بە کۆمەڵی ڕێکار چارەسەر وەربگرێت. بەر لەوەی بچمە لای میوانەکەم، شەیدا چەند زانیاریەکی لەبارەی شێرپەنجەوە بۆ ئامادەکردن پێکەوە گوێبیستی و زانیاریانە دەبین. بەڵێ بەڕێزان، زانیاریەک لەسەر شێرپەنجە کە لە نێو پیاواندا توش بوون بە شێرپەنجەی سیەکان و بۆڕی هەناسە، هۆکاری سەرەکی جگەرەکێشان و لە نێو ژنانیشدا شێرپەنجەی مەمک شێوازی ژیانە. گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوایین ئاماری فەرمیدا ڕایگەیاند نەخۆشی شێرپەنجە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان و لە هەموو دنیا ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە لا زیادبوونە لە هەرێمی کوردستان. ئەگەر ژمارەی توشبووان بەراورد بکەین بە توشبووان لە وڵاتانی دیکە، ئەوە ڕێژە و ژمارەکە کەمترە. لە هەرێمی کوردستاندا لە هەر 100,000 کەسێک ساڵانە 95 تا 99 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن. بەڵام لە وڵاتانی دیکەی دنیا بەپێی داتای ڕێکخراوی تەندروستی جیهانی و دەستگای نێودەوڵەتی تایبەت بە توێژینەوە لە نەخۆشی شێرپەنجە، ساڵانە لەو 100,000 کەسە 200 کەسی تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن. واتە ڕێژەی توشبوون لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 50% کەمترە لەو ڕێژەی لە وڵاتانی دیکەدا هەیە. هەروەها گوتیشی بەڵام بە بەراورد بە ساڵانی پێشووتر، ساڵ دوای ساڵ ژمارەی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لا زیادبووندایە.
ڕێژێکی کەمی زیاد بوون ساڵ دوای ساڵ هەیە لە کۆی گشتی لە 3 ساڵی ڕابردوودا ساڵانە نزیکەی 5180 کەسی تووشی شێرپەنجە بوون و وەکو توشبووی نوێی شێرپەنجە تۆمار کراون. هەروەها گوتیش ئێمە پلانمان هەیە کە لە ڕێگەی هۆشیارکردنەوەی زیاتری خەڵک ڕێگری بکەین لە توشبوون. هەروەها دەبێت باس لەوەش بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان سەنتەرە پزیشکەکانمان زووتر دەتوانن نەخۆشیەکە دەستنیشان بکەن و سێ سەنتەری زۆر گرنگ و پێشکەوتوی دەستنیشان و چارەسەری شێرپەنجەمان هەیە. ئەمەش ئومێدێکی دروست کردووە بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە چونکە ئەوانەی پێشتر توش دەبوون زۆرینەیان نەدەهاتن بۆ سەنتەرەکانی چارەسەر و پێیان وابوو چارەسەر نییە، بەڵام ئێستا باشترە و چارەسەر دەکرێن و لە ماوەی ڕابردوودا چەندین کەسمان خەڵات کرد لەوانەی توشبوون و چارەسەریان وەرگرت و باش بوونەوە. سەبارەت بە توشبوون و مردن بە جۆری شێرپەنجەکان و تێبێژی وەزارەتی تەندروستی ڕایگەیاندووە. هۆکاری سەرەکی بۆ شێرپەنجە لە هەرێمی کوردستان بریتە لە شێرپەنجەی سیەکان و بۆڕی هەناسە و سنگە لە نێو پیاواندا کە هۆکاری سەرەکی توشبوون بەمەش جگەرە کێشانە. هەروەها پیسبوونی هەواش کاریگەری هەیە لە نێو ئەفرەتانیشدا بە پلەی یەکەم توشبوون بە شێرپەنجەی مەمک دێت کە ئەوەش پەیوەندی بە شێوازی ژیانە قەڵەوی وەرزش نەکردن و خۆراکی ناتەندروست هەیە. هەروە هەندێک جار خراپ بەکارهێنانی دەرمان و هەندێک جاریش توشبوون بە شێرپەنجەی مەمک بۆ ماوەیە. بەڵێ خۆشەویستان دەست خۆشەیدا دەچینە لای زۆر بەڕێز دکتۆر یاد نەقشبەندی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە کە میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان دکتۆر گیانیخوا بەخێر بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاسی لەسەر و زانیاریانی کە شەیدا خوێندنیە و ناوەڕۆکی و زانیاریان جەنابەت چه سەرنجێک دێ؟ پێشێکی سپاسدانەکەم بەنسبەت شێرپەنجەوە شێرپەنجە ئەگەر لە ساڵانی کۆنا کە باسەکرا پیانەوت نەخۆشە پیسەکەیان نەخۆشیێکی کوشندە، بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵین شێرپەنجە جێکێک لەو نەخۆشانی وەکو هەموو نەخۆشیەکانی کە چارەسەر دەکرێن و چاکبوونەوە شتیاندا لە ئاستێکی بەرزایە. ڕاستە ئێمە گەر باسی ئامارەکان کەین بۆ شەژمانی ڕابردوو لە نەخۆشخانەی هیوا 1330 نەخۆشی نوێمان هەبووە توشبوو بە شێرپەنجە کە ئەم 1330 1940 لە ناو پارێزگای سلێمانی بووە. ما بێقەتێکەشی با بڵێن ئێمە نەخۆشخانەی هیوا لە هەرێمی کوردستان و باشووری عێراقیش نەخۆشمان بۆ دێت بە حکمیەوەی کە لە ڕووی ئاستی پزیشکی و یەکەم بۆ لەسەر ئاستی عێراقا لە ساڵانی ڕابردووە. بەڵام پێم خۆشە ئاماژە بۆ بین ئێمە کە ژماری توشبوو زۆر بووە چاکبوونەوەش زۆر بووە. ئێمە ئەگەر چاکبوونەوە جاران قورس بوو، بەڵام ئێستا چاکبوونەوە لە ئاستێکی باشدایە بە حکمی ئەوەی کە چارەسەری پزیشکی پێویست ئامادەیە لە ڕووی دەرمانەوە و زائیدەن گرنگترین شت چییە؟ چارە با بڵین دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەیە. پێشتر شێرپەنجە با بڵین ئاستی هۆشیاری خەڵک هەروەها ئەو ئامێر و فەحسانی کە گرنگ بوو ڕەنگە لە ئاستێکی پێویستانەوە، بەڵام لە ئێستا لە ئاستێکدایە لە وای لێ کردووە کە زۆر جار ئێمە نەخۆشەکان کە توشبوو بوون لە با بڵین قۆناغە سەرەتایەکانە. چونکە گرنگترین شت لە شێرپەنجەیە تۆ ڕەنگە ئەگەر کەسێک توش بێ هەر توش بێت، چونکە زۆر جار مناڵ تووشە بێت، کەسێک لە تەمەنێکی گەنجا تەمەنی 20 ساڵە تووشە بێت کەمە ڕەنگە هیچ بەرکەوتنیەکی ئەوتۆی نەبووێت لەگەڵ هۆکارێکی مەترسیدار بە توشبوون بۆ شێرپەنجە بۆ نەجگەرە کێشانە یاخود هۆکاری ژینگەیە. ڕەنگە ئەمە شتێک بێ گۆڕانی بۆ ماوەی بێ یاخود لە جینی ئەم کەسا هەبوو بێت و تووشی ئەم حاڵەتە بێ. بەڵام ئەگەر تۆ بیت چارەسەر بۆ ئەمانە چیە؟ ئەگەر هاتوو هەر نیشانەیەکی هەبوو کە مەترسی هەبوو یاخود بۆ دکتۆر ببوورە گرنگترین ئەو نیشانانە چین کە ئەبێت تاکی تەندروست پێی بناسرێتەوە بۆ نمونە تووشی چ نیشانەیەک بێن ئێمە وابزانین کە ئەمە شێرپەنجە ئەبێت بە زووترین کات سەردانی دکتۆر بکەین کە زۆربەی جار خەڵکی خۆیان پشتگوێ دەخان. باز لەوەش دەکرێت کە چەند جارێک نەخۆشیێگە بۆ کە ئازاری شوێنێکی کەی هەبوو، بەڵام دوجار کە چۆتە لای پزیشک دەبینی شێرپەنجەی شوێنێکی کەی هەبووە، ئازارەکەی دراوتە شوێنێکی کەکەواتە ئێمە ئەبێ ئەو نیشانانە چۆن بناسیێنین. ئێمە ئەگەر باسی شێرپەنجەکەین شێرپەنجە جۆرەکانی زۆرە. ئێمە ئەگەر بین لە بەرنمەیەکە ڕەنگە بە لە ماینکشە هەموو بەیانێک بەرنمەیە بکەین نەتوانین هەموو نیشانەکان باسکەین، بەڵام گرنگ چییە؟ ئێمە ئەگەر بە شێوەیەکی عام بۆی مەفهومەکە بکا بە خەڵک کە ئەم گرنگە ئەم مەفهومە بۆ خەڵکو بۆ پزیشکانیش. کە نقطەیەکە من پێم خۆشە ئاماژەی پێبم نەخۆشی توشبووی شێرپەنجە ڕەنگە نەتوانێت سەری سەردانی سەنتەرێکی شێرپەنجەی بکات هەتا تەشخیص نەکرێت. گرنگە پزیشکانیش کە لە تەخەسوسە تایبەتەکانی کەیان کە نەخۆشیێتە لایەن دایم ئەگەر نیشانەکان گرنگە ئەگەر نیشانەیە کتەبە بۆ مامۆیەکی زۆر مایەوە ئەگەر نیشانەکەت وەڵامی بۆ چارەسەر نەبوو ئەگەر نیشانەکان ئەگەر بۆ نمونە کە ئێمە زۆر جا شتێکمانێ پێوترێت تەهەیوجی کۆڵۆن کە کەسەکە پێوترێ من حەبە ئینگلیزی پێوترێ IBS من دایم ناڕەحەتیم هەیە ڕۆژ هەیە با بڵێن من لە ڕووی پیساییەوە قەبزەتیم هەیە یاخود سکچوونم هەیە یان دایم ناڕەحەتی ناوسکم ئەمە گرنگە ئەمە کە مایەوانێ کە جوابی نەبوو بۆ چارەسەر گرنگە تۆ بڕۆی بە دوای بابەتەکە و بۆ نمونە بۆ کۆڵۆن چیە تۆ ئەگەر نازوورێ بکەی ڕەنگە ناڕەحەتێکی کەمت هەبێ بەڵام ئەوە بزانە تۆ کە دەنیشان کرای کە شێرپەنجەنیت زۆر گرنگە تۆ تەواو ترسە نامێنێ لەم شتە ئەمە یەک دوو
ئەگەر دەستنیشانی کرای شێرپەنجەی بۆ نمونە کۆڵۆن وەربگرین ئەگەر لە قۆناغە سەرەتایەکانە بێت پێویستی بە چارەسەر نییە. ئەنی چەند خۆشە نەخۆشێک بێتە نەخۆشخانەی وا بۆ لای پزیشکێکی پسپۆر بڵێ ڕاستە تۆ شێرپەنجەتە بووە چارەسەری تۆ تەنها نەشتەرگەرێکە بووە و ئێستا تۆ چاک بوویتێتەوە بڕۆرەوانێ تەنها متابعەیەکی یاخود بە دوواداچوونێکی شەژمانی یاخود ساڵی بکە. بۆ نمونە لە منداڵدا کە ئێمە لە مانگی نوێ مانگی شێرپەنجەی با بڵین هۆشیاری شێرپەنجەی مناڵ بوو وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە هاوکاری لەگەڵ مناڵپارێزە ئێمە هەڵمەتێکی هۆشیاریمان کرد. بۆ مناڵ زۆر جار توانای دەربڕینەکانی نییە هەموو تایەک کە لە منداڵدا بۆ ماوەیەکی زۆر مایەوە یاخود دابەزینی کێش بەبێ هۆکارێکی دیار یاخود هەڵاوسانی جسمی یاخود هەڵاوسانی قاچی دەرکەوتنی پەڵەی شین لەسەری کە ئەمە گرنگە. هەی ئازار لە جەستەیە بۆ نمونی منداڵی وا هەیە زۆر هاواری سەری دەکات یان دەڵێسکم ئازاریە بێگومان ئازار لە هەر شوێنێکی جەستەیە بۆ ماوەیەکی زۆر جا گەورە بەیان منداڵ بە پێویستە بە دوواداچوونکەی و پێویستە مافی نەخۆشی شەکەجێتێتە لای هەر پزیشکێک لی پرسێت من ئەم چارەسەرانم بۆ نووسراوە ئایا نەخۆشیەکەی من تەشخیص کراوە یاخود جارێ لە بەدوواداچوونەی چونکە ئەمە گرنگە بۆ وەکو ئاماژەم پێەیە ئێمە زۆر جار نەخۆش درەنگێتە لامە ئەی من خۆم بە نمونە لامە نەخۆشم هەبووە با بڵین لە ڕەگەزی مێ بۆ لە تەمەنێکی گەنجا بووە ماوەی ساڵێک زیاتر ناڕەحەتی هەبووە با بڵین خوێنی هەبووە لە پیسایی بەڵام نەخۆی بە دوواداچوونی کردووە یاخود زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە زۆر جار لە ڕەگەزی مێ من ئەمەم بینی وەکو پزیشکێکی پسپۆرکە لە نەخۆشخانەی یوان باسی ناکات بۆ پزیشکەکە گرنگە کە چیتە لای پزیشک هەموو شتەکانی پێ بڵێ وە گرنگە ئەو پەیامە بی بە پزیشکەکە بڵێ من یەکەم پزیشک نیم هاتوومەتەلات من چەندین پزیشکی کەم کردووە چەندین چارەسەرم وەرگردووە باش نەبوو. زۆر باش کاکتۆر بەڵام لە کاتێکا دەبینیت کە نەخۆشێک سەردانی بەڕێزت دەکات ئەو بە تۆ دەڵێت کە من ئازارەکە لە قاچمایە تۆ چۆن ئەزانی کە دوجار ئەمە شێرپەنجە هەیە بۆ چونکە ئێمە نمونەی زیینومان لایە کە تۆ لای دکتۆر ئازاری قاچی هەبووە دوای چەندێک تەشخیص کراوە کە شێرپەنجەی سیەکانی هەبووە ئێوە چۆن ئەمە تەشخیصەکەن چۆن ئەمەتان بە زووترین کات بۆ دەرەکەوێت تا ئەوەندەی ئەو شێرپەنجەیە بڵاو نەبێتەوە دوجار نەبێتە هۆی مردنی ئەو کەسە خۆی کەسێک جێتە لای تۆ کە باسی بابڵی ناڕەحەتیەکت بۆکە ڕەگەزەکەی مێشکی تۆ بۆ هەندێک جۆر نەخۆشی ڕەگەزی ئەو کەسە تەمەنەکەی بی لە هەندێک نەخۆشیەکەی تۆ نیشانەکانی بۆ هەندێک نەخۆشیە ڕووی بە دوای سەرچاوی نەخۆشیەکە ئاگەڕی بۆ منە تۆڵی هاتوۆتە لام بە ئازاری قاچ منیش نەخۆشمە بۆ شێرپەنجەی سی هاتووتی دکتۆرێکم جار پژێشەمە بۆ شێرپەنجەی سی لەبەرەوەی سی ئەندامێکە ئەگەر بەشێکی کەمیشی ئیشکە ڕەنگە زۆر جار کەسەکە هەز بە نیشانەکان نەکە ئەمە یەک دوو زۆر جار ئەوانەی تووشی شێرپەنجەی سی دەبن جگەرە کێشن جگەرەکێش زۆر جار ئەڵێ دکتۆرۆڵ ئەمە ساڵێکە بە کۆکەم هەیە سنگ مێشە بەڵام تومە هیچ گەرەکەیە لەبەرەوە وەختێک یەتە لای ئێمە کاڵێ ئازاری قاچمەیان پشتم بەداخەوە شێرپەنجەکە چوە بۆ ئێسقانی کە ئەمە پێوترێ دەرەجە چوار و دەرەجە چوار لە هەموو دنیاە بەڕاستی شێرپەنجە جگە لە هەندێک شێرپەنجەی خوێن نەبێت کە چاکبوونەوەیان هەیە چاکبوونەوەیان نییە تەنها تۆ درێژکردنەوەی تەمەەن بە ئەو کەساقی کە فترەیەکی زەمەنی زۆر کورتە بۆیە ئێمە هەمیشە کار لەسەرواکەین کە شێرپەنجە لە با بڵین هەنگاوەیە قۆناغە سەرەتایەکانە بێتە لای ئێمە چکە قۆناغی 1 و 2 3 چارەسەر ئەکرێت و نەخۆشەکە چاک دەبێتەوە لە ئێستا تا قۆناغی سێش چارەسەر دەکرێت لە هەرێمی کوردستانە بێگومان بەڵام قۆناغی چوار لە هەموو دنیا چارەسەری نییە چکە شتەکە بڵاو بۆتەوانێ و بە نیزامی با بڵین جەستەیە هەمووی بڵاو بۆتەوانێت. زۆر باشە دکتۆر هەمیشە کاتێک کە کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێ یەکسە کورتیەکەینەوە لە جگەرە کێشان و خواردنی پیس و ژینگە لە کاتێکا دەیان نمونەمان هەیە گەنجێک بۆ نمونە 20 ساڵ تەمەنیەتی هەر جگەرەی نەکێشاوە اینجا فێری نەوسنی نەبووە لەوە چێ هەندێک خەڵکی ژەن بە پابندی ئاینیەکە نەوسنی لەوە چێ بە شتێکی سەرڕۆیانە و دوور لە شەرع ئازانێ بەڵام سەرنجام تووشی شێرپەنجە بێ ئایا پێویستە ئێمە هەر نەخۆشیەکە بێ بڵین یا جگەرە کێشەیان مەشروب خۆرەیان بۆ نەژینگەیەکی پیسی هەیە مەبەستمە ینی کورتکردنەوەی شێرپەنجە لە جگەرە و ژینگە پیسی و خواردنە ئەمە شتێکی دروستە نەخێر دروست نییە ئێمە ئەتوانین بڵین هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجەیەکێ لە هۆکارەکان بۆ نمونە جگەرەیە کە جگەرە با بڵین لەوە چە جگەرە و لەگەڵ کوحولیاتەکان خواردنی کوحولیاتەکان ئەمە با بڵین سەرەتایان گرتبانی یەکێکن لە هۆکارە سەرەکیەکان یەکێکن لە زۆربەی نەخۆشەکانە کە هۆکار نەمانە بەڵام بەدەر لەمانش من نەخۆش مەبووە با بڵین لە ڕەگەزی مێ بووە نەخۆی نە با بڵین هاوسەری جگەرە کێش بووە و نە لە ژینگەیەکی زۆر باشیشا بووە تووشی شێرپەنجەی سی بۆ بە دەرەجە چوار بەڵام زۆر ببوورە باز لەوەش دەکرێت کە بوونی دووکەڵ
کە چەنا خانم هەبوون تووشی نەخۆشی شێرپەنجەی سیەکان بوون دکتۆر پێی وتووە کە تۆ نانی زۆری کردووە بەدار لە ئەنجامی هەڵمژینی ئەو دووکەڵەوە تۆ توش بوویت ئایا ئەمەش ئەبێتە هۆکار بۆ توش بوون بە نەخۆشی خۆی شێرپەنجە هەموو دووکەڵێک هەموو پیسبوونێکی ژینکە بە دووکەڵ جاجگەرە بێت بەداخەوە کەسە نێرگەلەش بەرز بۆتەوە و لە ناو ڕێگەزی مێشە زۆر بۆ کەمەش شتێکە مەترسیەکەی ڕەنگەمە لە چەند ساڵی داهاتوە بیبینین دەرناکەوێت لە سەرەتا ڕەنگەم کەسە پێویستی بۆ بێت 10 ساڵ بەرکەوتنی هەبێت لەگەڵ ئەم هۆکارە اینجا توش بێ بە حاڵەتەکە بێگومان ئەمانە هەموو هۆکارن نەک بۆ هەر بۆ توشبوون بە شێرپەنجەی سی دووکەڵ بە شێوەیەکی گشتیەگەر باسیکەین بۆ هەموو ئەندامێکی لەش زەرمەندە واری دە تووشی شێرپەنجەیکە یەکێ لەوانە کە ڕەنگە کەس بیری لە شێرپەنجەی میزەڵان کە تووشە بێ یەکێ لە هۆکارەکان جگەرە کێشانە هەر سی نییە کە ئەمە کۆیەکەینەوە لە سیە ڕەنگە سی پێویستی بە ماوەیەکی زۆر بە بۆی تووشی شێرپەنجە بێت بەڵام ڕەنگە ئەندامەکانی کە بە فترێکی زەمەنی کەمتریش بە بەرکەوتن لە هۆکارەکان تووشی شێرپەنجە بێت کاک دکتۆر هۆکار چیە کە هەندێک شێرپەنجە ئەو نەخۆشە هیچ هەست بە ئازارێک ناکات تا بەتەواوی ئەو شێرپەنجەیە دەگاتە قۆناغی چوار کە هیچ چارەسەرێکی نابێەوەکەوەی کە بەڕێزی شت ئاماژەت بێکرد هۆکاری ئەمە چییە؟ یەکێ لە با بڵین هۆکاری ئەوە چییە گری شێرپەنجەی عادەتەن خۆی ئازار بەخش نییە چکە هەر بەشێکە لە خانەکەی تۆ بەڵام دابەشبوون تیا تێک دەچێت زیاد لە پێویست زیاد دەکات گۆڕانکاریەکە لە ئەوەی کە پێمەڵین سوڕی خانە ئەمە تێکچوونە بێ ئەم خانەی گەورابێ زۆر جار ئەم گرێ لە شوێنێکە ئازار بەخش نییە ئەو شوێنە بۆ تۆ لەبەرەوە تۆ هەستی پێناگەی دوورە لە دەمارەکانەوە کە هەستەوەری تۆ گوێزنەوە یاخود لە شوێنێکە بۆ ئێستا هی کۆڵۆن زۆر جار کەسەکە هەستی پێکا بۆ چکە ڕێڕەوە و با بڵین شتی پیاڕۆ لەبەرەوە کەسەکە هەست بە ناڕەحەتیەکە بەڵام زۆر جار لە سیەکانە ئێمە نەخۆشمان هەبووە با بڵین دوو لەسەر سی لایەکی سی بۆ بە گرێ کەسەکە هەستێکی ئۆتۆی نەبووە زۆرجار یەکێ لەوانی کە با بڵین زۆر جار شێرپەنجەی پەنکریاس کە جۆرێکە لەو شێرپەنجانی کە شێرپەنجەیەکی شاراوەیە زۆر جار لە قۆناغە کۆتایەکانە ئەگات بێمە کە ئەمە زۆر ینی مەترسیدارە و چارەسەریشیان قورسە بە حکومی ئەوەی لە شوێنێکە شوێنێکی با بڵین قەرەباڵغە و بەر بەشەکانی تری با بڵین ئەندامەکانی تری لە شەکە ئەمەژێکێک لەوانی زۆر جار تا نەگاتە قۆناغ یاخود زەخت نەکات لە شوێنێ بەر شوێنێک نەکەوێت هەستی پێ ناکات یاخود شێرپەنجەی مەمک لە ئافرەتە کە ئەوە زۆر گرنگە زۆر جار کەسەکە هەست بە ئازار ناکە زۆرینەی حاڵەتەکان کەیان ئازار نییە بۆیە زۆر گرنگە فەحسی خۆی هەیە باڵی پێوترێت سێلف ئەگزامینیشن لە شێرپەنجەی مەمک ئەتوانێت هەموو خۆشنێک خۆی فەحسی خۆی بکات چکە شێرپەنجەی مەمکی ژێکێکە لەو شێرپەنجانەی ئەگە گرێکە لە قۆناغێکی سەرەتایە بێ و نەچوو بێ بۆ بنباڵی و بڵاو نەبوو بێتەوە ڕەنگە بەلێکردنەوەی بەشێک لە مەمکی چارەسەری کۆتایی زۆر باشە بەدەر لەم جۆری شێرپەنجەیە کە ئاماژەت پێکرد تاکی تەندروست مەفروزە چەند مانگجارێت کە بڕوات فەحز بۆ خۆی بکات تا بزانێکە تەندروستێکی باشەیان تووشی نەخۆشی شێرپەنجە نەبووە تووشی و گریانە نەبووە ئەبێ ئەگەر بۆ نمونە من تاکێکی تەندروستم تۆ کاتێکم بۆ دانی 6 مانگجارێک بێت ساڵە جارێک بێ بچم فەحز ئەنجام بم ئەبێت چ جۆرە فەحسێکم تا بۆم دەرکەوێت کە هەموو جەستەم تەندروستە و هیچ گرەیەک لە جەستەما بوونی نییە خۆی ئێمە کێشەیەکێ لە مۆزۆی شێرپەنجە زۆرە و فەحسی پێشوەختەش لە شێرپەنجە زۆر نییە بڵێن من بڕۆ فەحسکە بەڵام گرنگە بۆنمە شێرپەنجە با بڵین شێرپەنجەی مەمک باسکەین لە ئافرەتە لە هەموو ستانداردا لە سەر و 45 یاخود سەر و 50 بۆ 55 ضرورە کەسەکان ساڵانە فەحسی مەمۆگرافی بکەن کە ئێستا ئێمە سنتەرێکی باشمانێ لە ناو نەخۆشخانەی شار و بریتێ لە سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەی مەمک بەڵام گرنگە تۆ کە هەر نیشانەیەکت هەبوو بە گومان بووی و فترەیەک مایەوانێ ئەبێت تۆ بە دوواداچوونی ورد بکەیت بۆ ئەو بابەتە بۆ چکە شێرپەنجە نە ڕەگە زەزانێ و نەتەمە نەزانێ بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ لە کۆڵۆنا زۆر جار گرنگە تۆ ئەگەر لە عایلەتە با بڵین شێرپەنجەی هەبوو بێ جاش هەر نەوع شێرپەنجەیەکە بێ گرنگە تۆ لە خەڵکی ئاسایی زووتر بە دوواداچوون بۆ خۆت بکەیت بۆ ئەگەر تۆ باوکت خوا نەخواستە یاخود کەسێکی دەرەجەیەکت تووشی شێرپەنجەی کۆڵم بۆ لە تەمەنێکی زووە من زۆر جار نەخۆش لە دکتۆر من مامم خاڵم باوکم بە شێرپەنجەی کۆڵۆن ڕۆشتووە یەخۆشی لە تەمەنی 35 توش بووە کار دکتۆر بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئێستا بنەماڵی وا هەیە خاڵی بە جۆرێک لە شێرپەنجە وەفاتی کرد دایکی بە شێرپەنجەی سیەکان ینی هەر کەسێکیان و بە جۆرێک لە شێرپەنجە ئایا ئەمەش ئەکرێت بێتە بۆ ماوەی ضرورەکە ئەو کەسە بە بەردەوامی فەحز بۆ خۆی ئەنجام بات بێگومان کە هەر کەسێک چەند کەسێکی دەرەجەیەکی تووشی شێرپەنجە بوو هەر جۆرە شێرپەنجە بێ
تۆ ژواریدە چکەمە گۆڕانکاریە لە جینە یاخود بازدانی پێوترێ جاری وە ببرەزی هەندێک کەسێ زیاتر کەسوکاری دایکێتی کە بە نەخۆشی شێرپەنجە گیان لەدەسەدات ئایا ئەوەش دەڕوڕەیان تەنها لە تەرەفی باوکتەوە زیاتر نانانا تۆ کە باسی با بڵین هەر منداڵەکە لە دایکە بێت لە باوکو لە دایکیشیەوە با بڵین جینی بۆ هاتووە لەبەرەوە ضرورە هەم بۆ دایکەکە هەم باوکەکەش لە هەر تەرەفێکەوە کە حاڵەتی هەبوو ئەنی منە خۆشمان هەبوو تووشی شێرپەنجەی خوێن بووە با پیرە گەورەی وەختی خۆی وتوانێت بەو نەخۆشیە کۆچی دوای کردو خۆی لە تەمەنێکی گەنجا توش بوو دەرەجەکەشی قورس بووە اینجا عادەتەن بۆ ماوەی زۆر جار دەرەجەکانیان قورسە لەبەرەوەی شتەکە لە فترێکی زەمەنی زۆرە لە جسمی هەبوو و بەداخەوە وەختێ بەخۆی ئەزانێت کە ئەگاتە نیشانە قورسەکانی معنی زۆر گرنگە تۆ نیشانەی ئەی من دایم ئەڵێم هەر کەسێک بۆ ئەم پەیامە بۆ هاوڵاتیان و بۆ پزیشکانیشە هەر نەخۆشە یەتە لات هەر نیشانەیەکیە تۆ شێرپەنجە ئەکسکلود کە با بڵین دەریکە لە مۆزوعەکە لە مشکی خۆتا یەکەم شت دای بنێ کە شێرپەنجەی نەبوو هەموو شتێکی کە ئاسانە ڕاستە شێرپەنجەش من ئێستا پێتەڵم چارەسەری هەیە ژمارەی توشبوو زۆر بووە ژمارەی چاکبووەش زۆر بۆ بەراورد بەجاران لەبەر ئەوەی با بڵین لە قۆناغە سەرەتاکان ئێستا نەخۆشمان زۆر بوو ئێمە جاران نەخۆشی دەرەجەیەک و دوومان نەئەبینی ئێستا وانە ئێمە ڕۆژانە ئەگەر دە نەخۆش بێ سێ چوار نەخۆشیان لە دەرەجەیەک و دووەکانە کە ڕەنگە پێویستی بە هیچ چارەسەرێک نەبێ خۆ چارەسەرێکی بەسیتی بێت دکتۆر زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەیە کە مرۆڤ هەرەوەنە پێت گوت بڕۆ بۆ خۆشخانەی هیوا فەحسێ بکە هەر تەنانەت ئەوانش کەچن بۆ مواجە ینی ئەژنۆیان ئەشکێ ینی کە لەنێ ئایلەیەکە مرۆڤێت تاکێ تووشی شێرپەنجە بیدی لەوە چێ فاتحی بۆ خوێن هەر بە زیندوی واتە لە ڕووی دەرونیەوە ناتوانین ئارامی دەرونی و خۆشحاڵی دەرونی وا بکەین بەڵکو ئەم نەخۆشیە چارەسەر بێ بەڵکو ئەی ڕوخێنەوەندەیتر تا چەند ئاڵۆزکردنی دەروون ترساندنی ئەم نەخۆشە یان بۆونە هەمیشە گریان و پێدوابێ ئیدی مادەم دەرزی کیمیایی لە دراویتە بەرەو مردن و بەرەو گۆڕەچێ تا چەند ئەمە شتێکی خراپە لە کۆمەڵگەی ئێمەیە بێگومان بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە شێرپەنجەوەک و توژووی شێرپەنجە کە یەکێک ئێمە زۆرمان پێ ناخۆشە بە چاوی بەزەی سێرەکرێت کەوای لێ هاتوو ئێمە چەندەها پاڵەوانی توژبووی شێرپەنجەمانەیە کە ئێستا کەسێکی چالاکی ئەم کۆمەڵگەیان ئێمە حاڵەتمانێ ئێستا پزیشکە خۆی لە نەخۆشخانەی وای پێشتر شێرپەنجەی هەبوو خزمەتەکات بەڵام کۆمەڵگە وای کردووە لە ئێمە لە ڕووی بەزەیەوە ئەم کەسانە ناتوان بێنە سەر تەلەڤیزیۆن قسە بکەن ئەمە خاڵی یەکەم دووەم لە ڕووی ئاڵۆزی دەرونیەوە بەداخەوە کۆمەڵگەی ئێمە ناڵم ئێستا باشترین لە چاوجارانە بەڵام هێشتا ماوەمانە زۆر جار ئەوەی گوێ لە کەسی دەوروبەری ئەگرێ یاخۆ کە چاوەڕێیەکە لەبەر دەرگا تایەتە لای پزیشکەکە کێتە لای پزیشکەکەەوە گوێ لە پزیشکەکە ناگرێت لە ڕووی دەرونیەوە بێگومان کاریگەری تەواو هەیە لەسەر توشبوونی شێرپەنجە بۆ چواردەورەکەی وە بۆ خۆی کە لە کاتی چارەسەرای سوود لە چارەسەرەکان دەبینێ چکە ئێمە کۆڵی ئێستا شێرپەنجە ناتوانین لە ساسە بڵین هۆکارەکان چیە لەبەرەوە لایانی دەرونیش دەوری خۆی هەیە و ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا بۆ قاوشی با بڵین بەشی مناڵام مناڵپارێز بە سوپاسەوە هەر لایەن ژوورێکی تایبەتیان بۆ دروست کردو بۆ حاڵەتە دەرونی مناڵەکان و لە قاوشەکانی گەورە ساڵانیشا ئێمە توێژەرەوەی کۆمەڵاتی و دەرونیمانەیە چکە زۆر گرنگە لە کاتی چارەسەرە ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە جێگیر بێ و قەناعەتی بە چارەسەرەکە بێت چکە ئێمە زۆر نەخۆشم هەبوو من خۆم شخصیان نەهاتۆ بۆ چارەسەر زۆر باشکار تۆر بەس ئاماژەت بۆ کرد کە ئەگەر دەرەجە چوارەکەی بێ هیچ چارەسەرێکی نیە ئەو کاتە لایانی دەرونی چ کاریگەریەکێ بێ لەسەر ئەو مرۆڤەتۆ کە لە حاڵەتێکا پێدوت پێم وابێت لە عیلمی تۆبیشە مەفروزە کە ئەبێ هەر کەسێک هەر جۆر شێرپەنجەی هەبێ ئاگاداری کەیت و پێی بڵێ لە کاتێکا تۆ گەر بە تاکێکەوت کە نەخۆشی شێرپەنجەت هەیە و دەرەجە چواریشە هیچ ئومێدێکی نیە لە دەسەڵاتی هیچ دکتۆرێکان نەماوە ئەو کاتە لایانی دەرونی ئەو کەسە چ کاریگەریەکێ بێ ئێمە دایم سلوبێکی تایبەتمانەیە کە بە نەخۆشی ئەڵێن ئێمە ئەو نەخۆشانی کە دەرەجە چوارن لە قۆناغە کۆتاییەکانە کە قۆناغێکی سەختە ئێمە قەت ڕاستەوە خۆ ئەم پەیامە ناین بە نەخۆش ئێمە بۆی شەرحەکەین و بۆی ڕوونەکەینەوانێ و من دایم پەیام بە نەخۆشەکان ئەڵم چی ئەڵم ئەوەی لە عیلمایە و بە کەسوکارەکەشی ڕەنگە ئەم نەخۆشەی تۆ ماوەی 3 ساڵێک بە عیلاجەوە بڕکە بەڵام نەخۆشم هەبووە 7 ساڵ ژیاوە و نەخۆشیشمە بۆ کەمتر بوو لەبەرەوەی تەمەن بەدەست خوای گەورەی و لە دەسەڵاتی ئێمانیە ئێمە هۆکارێکین بۆ چارەسەر و چاکبوونەوە لەبەرەوە ئێمە ئەم پەیامە زۆر جار کە ئەیین بە نەخۆشەکە تەواو ئەو پەیامە ناین بە نەخۆشەکە خۆی زیاتر زۆر جار قسە لەگەڵ کەسوکاریانەکەین بۆیە ئێمە دایم شەڕی ئەوەمانەوە داوا لە ڕێگەیاندەکانەکەین ئێمە باوا بکەین نەخۆش لە قۆناغە سەرەتایەکانە بێتە لایمە بۆی ئەو هەواڵە نین بە کەس و کارەکەی وە گرنگیشە ئێمە زۆر جار ئەو پەیامەی ئێمە یین لە ڕووی دەرونیەوە کە گرنگە ئێمە گیش لەسەر ئەوە بکەین گرنگە کە تۆ کەسێکی توشبوت هەبوو لەناو عیلەکە تا خۆشە لە مودووە بە ئاگابی لەو نیشانانەی کە هاتە کە زۆر جار کە سوکارەکەی لە ڕووی دەرونی ئەوەنە خۆیان شپرزە ئەکەن بیری خۆیان نامێنێ
یان تووشی با بڵین ینی ڕەشیەک لەو ماڵایانە ئەبێت کە ئێمە زۆر جار ئیش لەسەرەوەکەین کە ئەم شتە نەمێنێت و ئەمەلی چاکبوونەوەش بە هەموو نەخۆشیەکەی ئەگەر لە خۆناغە سەرەتایەکانە. زۆر باشەکە تۆر دواوتە دوڕێنمایی چییە؟ دوڕێنمایی من بۆ هەموو هاوڵاتیانی خۆشەویست و پزیشکان ئەوەیە شێرپەنجە شتێکی مەترسیدار نییە. شێرپەنجە چاکبوونەوە ئەستەم نییە. من ئەگەر ڕۆژانە 6 نەخۆش بینم لە سا 40 بۆ 50 نەخۆشی چاکبوو لەسەر متابعەیە لە سا 50 ڕەنگە چارەسەر وەربگرێ و گرنگە هەموو هاوڵاتیان کە حاڵەتیانە بێ نەترسن لەوەی پێیان بوترێ شێرپەنجە بخۆیان ڕابکەن بەدوایە هەمومانشان بەشان یەک شەڕی ئەوە بکەین بتوانین لە قۆناغە سەرەتایەکانە دەستنیشانی بکەین و چارەسەری بکەین و شێرپەنجە یەکسان نییە بمردن نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیەکە ئەمەلێکە هیوایەکە بۆ هەموو توشبوانی شێرپەنجە و چاکبوونەوە لە ئێستادا لە ئاستێکی باشە سوپاسی هەموو کارمەندان و بەڕاستی پزیشکان و کارژێڕانی نەخۆشخانی هیواکەین کە هەمویان خزمەتی هاوڵاتیان دەکەن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یاد نەقشبەندی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ یازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەمی بەرنامە پێتان ئەگەینەوە. سڵاوتان لێبێ خۆشەویستان دووبارە لە تەوەری دووەمی بەرنامە لە خزمەتتان نابین قسەکردن لەسەر نەعەدالەتی لە ڕەخساندنی هەلیکار بێگومان یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە شۆڕشی فەڕەنسی هێنایەکایەن هەبوونی نەعەدالەتیەک بوو لەوەی کە چینی ئەرستۆقراتی و سەرمایەدار هەرچی هەلە باش و لە گونجاوەکانی هەلیکار بوو یان خۆشگوزەرانی بوو بۆ خۆیان و کەسوکاریان فراهم هێنابوو بۆیە شۆڕشی فەڕەنسیا کایە و توانی کۆتایی بە و سیستەمە پڕ لە گەندەڵی و نادات پەروەری بێن. لە هەرێمی کوردستانیش هەر لە بچووکترین دەرفەتی کارەوە تا بەرزترین دەرفەتی کار لە وڵاتە کۆمپانیاکان دەستیان بەسا گرتووە کۆمپانیاکانیش کە زۆر جار زمان حاڵ یان نزیکی حیزبە دەسەڵاتدارەکان و بەرپرسەکانیانن بۆ قسەکردن لەسەر ئەم نەعەدالەتیە و ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان کەمپینەکان لە هەرێمی کوردستان تا چەند پێویستە کۆتایی بەوە بێت کە جیاوازی لە نێوان کوڕی هەژارێک کەوا زۆر محتاجی کارێکە لەگەڵ کوڕە بەرپرسیەکان نەکرێیان کوڕێکەوە هیچ پیلەوەچێ پێویستی بە هەلیکاریان بژەوێکی لەو شێوەیە نەبێت کە لەو هەلیکارەدا دەستیەکە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بەڵێن عیزەت وتەبێژی کەمپینی دەرفەتمان کردووە کە میوانی تەوەری دووەمی بەرنامەیە کاک بەڵێن زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. کەمپینی دەرفەت بۆچی و لە پایچی؟ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی بەڕێزیش. ئێمە کۆمەڵە گەنجی چالاگوان لەسەر تاسەری کوردستانە هەستمان بۆ مەترسیە کرد کە لە دۆخی هەرێمی کوردستانە هەیە لە مەسلەی بێکاری لە مەسلەوەی کە گەنج ئیشی دەست ناکەوێت ئەوەشی کە ئیشی دەستکەوتووەکو پێویست مافی خۆی نادرێتێ ئەوەشی کە مافەکەی ئەدرێتە مافەکە لە ئاست ئەو هیلاکیان نییە کە ئیشی بۆکات ئەنی ئەو بەقەمان نبوونەکەی نیە. ئێمە هاتین ئەم کەمپینەمان ڕاگەیاند ماوەی 6 مانگمان بۆ حکوومەت دەستنیشان کردووە کە کۆمەڵەشت جێبەجێ بکە یەکێک لەوانە ڕێخستنەوەی کەرتی گشتی مەسلەی دامەزراندن و مەسلەی خانەنشینکردن و مەسلەی ئەوەی کە تەوزیفکردنی ئەو کارمەندانی کە لێن زۆرمان ئەزانێت چنە فەرمانگەیەوە 20 کەسی تیا دوانیان ئیشەکەن باقیەکەی یەکێک لە بەڕۆژە خوایەکی خەوتووە یەکێ نانەخوایەکێم تەلەفۆنەکە دوانیان ئیشەکەن بۆ ئەگە ئەمە ڕێک بخرێتەوە هەم بەرهەمی زیاترە بێ هەم فەراغە دروستە بێت کە خەڵکی کەشی تیاجێ بێتەوە. ئەمە لە مەسلەی کەرتی گشتە مەسلەی کەرتی تایبەتە ئەمە ئەوەی لە کەرتی تایبەتە لە کوردستانە ئەیبینن بەداخەوە کەرتێکی زۆر ناڕێکراوە کەرتێکی زۆر بێسەروبەرێ. ئێمە یەکێک لە ئامانجەکانمانەوەی ئەم کەرتە ئەگەر ڕێک بخرێتەوە بە یاسا ڕێک بخرێتەوە وای لێت کە دەرفەتی زیاتر بۆ گەنجام گونجێ بوون منێمە لە زۆربەی کۆمپانیا و کارگەکانە کرێکارێکی زۆری بیانی ئیشەکەن کە ئەم پارەیە بەردەوام بۆ نەتۆ موچەی بە کرێکارێکی هەندی لێرە سەرفی ناکە ئەینێتەوە بۆ خێزانەکەی لە هەندستان نابێ ینی بەشدار نابێت لە گەڕی ئابووری هەرێمی کوردستان بگورە و کارگانە زیاتر گلەی ئەوەکەن کە تاکی کوردی خۆمان یاخود گەنجی خۆمان بۆ بڕەپارەیە و ئیشە ناکات بیانویان ئەوەیە بۆیە ئەو کرێکارە بیانیان ڕاستە ئەزانێت چ من خۆم لە ماوەی پێشوە نزیکەی سەردانی 30 کارگەمان کردو باش کارگەی وها بووە 40 کارمەندی هەبووە هەر 40 کارمەندەکە بەنگلادیشین یا هەندین یا ئەو وڵاتانن کە دۆخی ئابووریان زۆر خراپترە ئەڵێن بۆ ئەڵێ لە بەرەوەی ئەم بە 300,000 ئیشەکە گەنجی ئەمە بە 300,000 ئیش ناکە
ئەم قسەی ڕاستە بەڵام دەگاوەستەمە لە کرێکارە بیانیەکەش بەڵێ ئەسا مەسەلەکە چێ بوون ئەم 300,000 تۆ بوون کرێکارێکی ئێرانی ئەم 300,000 کە ئیتێ ئەو لەوانەیە مدیرعامە 300,000 خۆمانی هەبێ بۆیە بۆ ئەو زۆرە لێ بەڵام بۆ خۆمان ئایا 300,000 بەشی کرێخانوویەکەکە ینی کرێکاری ئێمە کە لێرە ئیشەکە بۆ ئێرە ئیشەکە مەسەلەکەمە ئەم پارێک کە ئەدرێ بە کرێکاری بیان ئەچێتە دەرەوە بەشدار لەگەڕی ئابوورە ناکە ینی خۆ ساحبکار حەقی خۆیەتی خاوەنکار خاوەن کۆمپانیا حەقی خۆیەتی بۆ بیە هەرزانترین کاری دەستکە بەڵام بێ حکوومەت سەرپەرشتی ئەمە بکە نایە بێ ئەمە ڕوومە بۆ ئەگە بەدەست خاوەنکار بێ خۆ زەڕیبەی هینیش نایە خۆ پارەی کارە باش نابێ بیە ئەگە بەدەست خۆی بێ نایە بەڵام بێ حکوومەت ملزەمی کابەوەی کرێکاری ناوخۆیی بە ڕێژەیە بۆ ڕێژێ لە 160 لە 170 بۆ کرێکاری ناوخۆیی بێ باقیەکەشی با بیانی تیاابێ ئەمە لاریمان لەمەیان نییە بە تایبەتی پارچەکانی تری کوردستان بەڵام ئەمە گرنگەکە وای ئەم پارەیە کە لە کۆمپانیا و لە کردی تایبەت دەدرێت بە کرێکارەکان بە کرێکاری ناوخۆی بدە بۆی بەشدار بێت لە گەڕی ئابووری هەرێمی کوردستانە و ئابووری خۆمانی پێ بژێتەوە نەک بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان زۆر باشە مامۆستا بڵێن ئەم کەمپینی ئێوە لە چەند کەس پێکات و ئایا هەمووتان سربەخۆن یان سەر بەلایەنێک ئەم کەمپینی ئەمە سەرتا کە دامان مەزان نزیکەی دەکەس بوون بە هەمووی گەنجی سەربەخۆ گەنجی چالاگوان نموشی دەرچوی زانکۆ و پەیمانگاکانە و بەشێکیشی هێشتا خوێنکارەوەوانە و زۆر بەشی ئیشی خۆمانمانەیە ینی خەمەکە خەمی گشتیە نەخەمی ئەوە بێ بۆ من بەدوای ئیش بۆ خۆما بگەڕێم هەمووی ئیشی خۆی هەیە و هەمان دوو ئیشیشی هەیە کار و پرۆژەتان چییە؟ ئێستا بۆی ڕوونیکەمە بەڵام دوای ئەعلانکردنی کەمپینەکە کەماوی 3 مانگە ڕامانگەیاندووە لەسەر جەم شار و شارۆچەکان لەسەر جەم پارێزگاکان هەرێمی کوردستان ئێمە چالاگوانمان بۆ هاتووتە ناو کەمپینەکە و بە خۆشحاڵی و یعنی ڕۆژانە خەڵکێک پەیوەندیەکە کە ئێمە نایناسین ئەڵێ فلانشت هەیە فلانشتەی بۆ بەداداچنی بۆ ناکەین ئێمە بۆ ئەمە نەکەین ینی خۆڕسکانە خەڵکێکی زۆر لە شار و شارچەکانی تر هاتووتە ناو کەمپینەکەەوە چونکە ئەزان خەمەکە خەمی گشتیە خەمێک نییە من لە خەمی خۆمام کەمپینەم ڕاگەیان بە خەمێکی گشتیە بۆی هەموو کەستیا بەشدار بێ لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان بڵێن دەستی حیزب و وەکۆڵێ لایەنگرێتی بۆ حیزب تا چەند وای کردووە ئەم جیاوازیان دروست بێ کە خەڵکێک مستەفید بێ لە هەلی کارەکان لەوە هیچ پێویستیش پێ نەبێت لە بنەماڵەیەکی دەوڵەمەند یان بۆ حیزب پشتگیریەکە خەڵکێکیش کە ناتوانێت کرێی مانگێکی خانووەکەی بدا بێکار و بێ ئیژە سوڕێتەوە ئایا دەستی حیزب یا ململانە سیاسیەکان و دابەشبوونە ئیداریەکانی سلێمانی و هەولێر هیچ ڕۆڵێکی هەبووە لەوەی کە خەڵک بێبەش بێت لەداخەوە لە وڵاتانە کەرتی تایبەت لە دەرەوەی سیاسەتی گشتی حکوومەت ئیشەکان لە دەرەوەی ئەو عقلیەتەیەکە لە حکوومەت بڕێەوە بەڵام لێرە هەمان عقلێت کە کەرتی حکومی بڕێوە ئەو عقلیەتە کەرتی تایبەتیش بڕێوە ینی بڕونە چۆن حیزبێ کۆنتترۆلی وەزارەتەکانی کردووە کۆنتترۆلی مدیرعامەکانی کردووە کۆنتترۆلی کۆی حکوومەت و پەرلەمانی کردووە بەو شێوەیە کۆنتترۆلی کەرتی تایبەتیشی کردو ینی بەسیترین کۆمپانیاوەرە هەر کەسێ بیێدابنێ بێ لەژەر چاودێری ئەوان و بە پشتی ئەوانی تیاابێ و بە خزم و بە حیزباتی بچێتەوە سەر ئەوان بۆ ینی ئەم بابەتە چۆتە ناو قوڵایی کەرتی تایبەتەوە ئێمە لەم فترەی پێشوا بە دۆداچونمان بۆ چەند کەیسێک کردو بەداخەوە کەیسی زۆر نیگەرانکردن بۆ ئێمە ینی بۆ منە پێشتر بە دۆداچونمان بۆ کارگەکان کرد ئەو کارگانی ناوچەی بازیان و ئەوانە بەشێکی زۆری ئەم خەڵکی کە لەو کارگانەیە ئیشەکە کە مەفروزە خەڵکی ناو بازیان و چواردەوری بێ خەڵکێکە لە دەروێت ئەسڵان لە دەروی هەرێمی کوردستان بۆ منە خەڵگەیە لە ناوچە جێناکۆکان و هێنراوە خەڵگەیە لە خوار و عێراقەوە هێنراوە خەڵکێکەیە لە ئێران و هێنراوە ئیشتیاکە یا کۆمپانیاکە خۆی کاتەوە بۆن کۆمپانیاکە تورکیا کارگەکە تورکیا کامل کرێکارەکانی لە تورکیاوێنەوە ئەمە بەڕاستی غەدر لە خەڵکی ئێمە ئەکرێ لە ناویە بۆ ئەمە ڕوئەیە حیزبی لە پشتە بۆ منە ئەو کارگەی کە لە تورکیا هاتووە حیزبی لە پشتە ئەو کارگەی کە لە ئێرانەوە هاتووە حیزب بەهێناوێتی بۆیە کەس ناتوانێت تەداخلی تیا بکە حیزبەکە خۆی بەدڵی خۆی لە بەروی ئاوا کەمتر لە سەریەکە بوونەگە کرێکارێکی ئێرانی بێ ئەگەر دەکرێکاری هەیە لەوانێ مانگی 3 ملیۆنیان باتێ بەڵام ئەگەر کرێکاری کوردی بێ لە بەروی معیشەتی ئێرە خۆمان ئەزانین چۆنە ئاستی بژێوی خەڵک چۆنە لەوانێ پێویستی بێ 3 ملیۆنە 7 ملیۆن و 8 ملیۆن بێ لە باتێ بۆیە حیزبەکە حکومت ئەوکات لەو 6 مانگەی کە ئاماژەت پێکە داتانناوە بۆ حکومت تا وەڵامی داواکاریەکان تامداتەوە هیچ نەبێ ئەو گۆڕانکاریانە بکە کە جەناب دامەژ بێت چەندی ڕۆشتووە تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم وەزارەتی دارایی و لایەنەکانی تر تا چەند بەدەم داواکاریەکانتانەوە بە خۆشحاڵی ئەمە لەم ماوەی ئەم 3 مانگی کەمپینەکەمان ڕاگەیاندوە تا ئێستا کە 3 مانگی ڕۆشت و 3 مانگیمەوە لەم 3 مانگی ئەمە لەگەڵ وەزارەتی کارا قسەمان کردو ئێستا وەزارەتی کار سەرقاڵی هەموارکردنی یاسای کارە لە هەرێمی کوردستان کە ئێمەش پێشنیاری خۆمان یاوەتێ و ڕێکخراوەکانی تریش
هاوکاریان بوون بۆی پێشنیارەکان بگەن بۆوان ئەم یاسایکارە بێ هەموار بکرێتەوە ئەموارەکەی بچێتە پەرلەمان لە پەرلەمان پەسەند بکرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە هەموارەکەش بە شێوە بێ ڕەچاوی دووسێشتمن یەکەم مەسلەی کرێکاری بیانی دوو مەسلەی کرێی کار سێ مەسلەی کاراکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکانی وەزارەتی کار کە بەڕێوەبەراتی وەگەرخستنمان هەیە بەڕێوەبەتی ڕاهێنانی پیشەیمان هەیە کە ئەمانە هەمووی ئەتوانن هاوکار بن بۆ مەسلەی ڕەخساندنی دەرفەت بۆ گەنجان بەڵام تا ئێستا لەبەر سستی حکوومەتەکە و لەبەر جێبەجێ نەکردنی یاساکەوە ئەمانە ڕوونەیە بەڵام ئەمە هیوادانی لەماوەی ئەم 6 مانگەیەوە گەشتبینیشین بەوە یاساکە هەموار بکرێتەوە بخێت بوار جێبەجێکردنەوە کە 6 مانگتان داناوە ئایا بەم ماوە کورتە بەم 6 مانگە ئێوە ئەتوانن گۆڕانکاری ئەو کار و پرۆژانتان کە دەتانەوە بە ئەنجامیان بگەن ئەمە 6 مانگەمان دانا ئەمە بدایەت کە دەستمان بگورە پێشتر پرسیارم لێ کردی سەرەتا وتم کار و پرۆژەتان چییە بەسەرچە ئێمە کە ئەم کەمپینەکەمان ئەعلان کرد ڕێک لە سەربەندی پێدانانی حکوومەتاو باش حکوومەت کە پێجێت بۆ ئەوەی لانی کەمی نیازپاکی خۆی پیشان با بەرامبەر ئەم کردانە ئەمە حکوومەت دروشمی چاکسازی هەڵگرتووە لەم 4 ساڵەیە بۆی لانی کەمی نیازپاکی خۆی پیشان با بەرامبەر ئەم کەیسە ئەتوانێت لە 6 مانگا کۆمەڵە چاکسازی بکات باشە ئێمە ئەم 6 مانگەمان بۆ دیاری کرد ئەگەر ئەمەمان بینی ئەم نیازپاکە ئەوە کەواتە حکوومەت نیەتی هەیە چاکسازی بکە ئەگەر نەبوو کەواتە نییە پرۆژە ئینە معنیەوەی کە ئێمە ئەمانە ئەم شتانی کە باسمان کرد ڕێخستنەوەی کردی تایبەت و ئەم بابەتانە ئەبێ حکوومەت بیکە لە ماوەی ئەم 6 مانگای ئەمە ئەبێ ئێمە مؤشیراتی ئەوە ببینین کە حکوومەت ئێوێ ئەمە بکە ئەگەر نەیکرد ئێمە خۆمان ڕێگەی ترمان قسەمان لەگە ڕێکخراوەوە دەوڵەتیەکان کردو قسەمانگە چەندین ڕێکخراوی تایبەتمەند بەم بوارە کردووە کە ئێمە هاوکارمان بن و پشتیوانمان بن لەوەی کە ئێمە خۆمان ڕێوشوێنێ بگرینە بەر لە وەکو کەرتی تایبەت وەکو ڕێکخراوەکان بە هەماهەنگی ئەم چاکسازی ئەنجام بین ئێوە کارتان لەسەر ئەوە نەکردووە کە دەبینین لە زۆربەی فەرمانگەکانە لە زۆربەی وەزارەتەکانە کە دەبینین چەنەها کەس لە بەشی کادا مەزراوە کە هیچ پسپۆڕیەکی نییە لەو بەشی یاخود هیچ شەهادەیەکی نییە بەڵام چییە زوو لە ساڵانی پێشوە دامەزراوە ئێوە ئیشتان لەسەر ئەوە نەکردووە کە حکوومەت ئەم کەسانە لابات و خوێندکارانی کا پسپۆڕیان هەیە یان بەکالۆرۆسیان هەیە لەو بەشەیە کە ئەوان جێگرەوەی ئەوان بێ یاخود دەبینین بینی ویشمانە کە چەندەها کەس دەڵێ بە شەهادەی سێ و من فەرمانبەرم لە فلانە وەزارەت یان بە شەهادەی پۆلی چوارەوە ئێوە ئیشتان لەسەر ئەمە نەکردووە کە حکوومەت بەدەستچوونێ بۆ ئەمە بکات و لە بری ئەمانە خوێندکار ئەوانی کە ماستەریان هەیە کە بەکالۆرۆسیان هەیە شوێنی ئەمانە بگرێتەوە ئێمە بەفعلی ئەو مەسئلەی ئەو دۆخێکی زۆر خراپی دروست کردو خەڵکێکە بە شادی سێوە کاتی خۆی دامەزراوە بە شادی ئێستا کەپڵێ نوۆی بنەڕەڵە بە شەشی سەرەتاییەوە بە شەشی سەرەتایی دامەزراوە هەیە ئەسڵەن شادەکەی هەر نییە بۆ منەوەکو کارگوزار و ئەوانە کە ئێستا من دڵنیاتەکەمەوە دەرچوی پێمانگا هەیە گەر کارگوزاری بێتی ئیکە باش ئێکە ئەمە هەیە ئەنجامە پێویستی بەچێ پێویستی بە یەکەم ڕێخستنەوەی کردی تایبەتەوەی کە باسم کرد دووەم مەسلەی یاسای خانەنشینی یعنی کاتی خانەنشین بوون ئەبێن کەم بکرێتەوە بە تایبەتی بۆ ئەو شتانی کە بۆ ئەو کەسانی کە بڕوانامەیان بەو لە 3 و 9 و 6 ئەوانەیە ئەبێ کەم بکرێتەوە کە تەمەنی خانەنشینەکان بهێنرێتە 50 52 55 ئەو پڕ ئەسە خانەنشین لە 65 جوانەیە ئەبێ ساڵەی بۆ کەم بکرێتەوە بۆ ئەوی بە خانەنشینکردنی ئەو هەن کۆمەڵە دەرفەت بۆ گەنجی تر ئەڕەخسێت ئەچێتە شوێنەکەی باشانی بۆ مناسە خەڵکی هەیە لە مستوای بەرزشە یعنی مدیر عاممان هەیە مدیری دایرەمان هەیە کە شەهادەی بۆ منە 12 ئامادەی هەیە کە 6 ئامادەی هەیە هیچ پسپۆڕێکی نییە ئەمە خۆمان زانین لە زانکۆ لە پەیمانگا بگرێت لە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرای پسپۆڕی وەرەگری نەک لە هیچ پسپۆڕێکی نەکراوە بە بەڕێوەبەر کراوە بەڕێوەبەری گشتی کە لە کاتێکیش ئەمە چەندین کەسمانێ خۆم خەڵگە ناسم ماستەری هەیە بە ئیشە ئێستا ماستەری هەیە مانگی بە 400,000 لە کۆمپانیایەکە ئیشەکاوکو پرزگە باشە خەڵکمانەیە بە کارلۆدۆسی هەیە لە کۆمپانیای سکیورتیە ئیشەکە کە هیچ پسپۆڕێکی پێواتەوە چۆن نتوان کار بکەنە سەر گۆڕینی ئەم شێوازانە یان دەبینین دەبیستین کە چەندەها کەس هەیە ڕاستە شەهادەی هەیە بەڵام دەبینی ئەم ساڵ تەخەڕوجی کردووە لە ڕێی ئەوەی کە بەرپرسێکەوە لە ڕێی واستەوە لەوەی ڕێی ئەوەی کە سەر بە یەکێک لەم حیزب و دەسەڵاتدارەیە دامەزراندن مسۆگەرە بۆ هەر بە تاوابوونی تەخەڕۆجی کرد ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە بووە بە پێوەەر دووشتە یەکەم حیزبایەتی دوم خزمایەتی بە تایبەت دەبێت سەر بە و دوو حیزب دەسەڵاتەیش بگنە لە هیچ شوێنەکەیش ئەمە کێشە گەورەکەیە پێوەەر بووە بەم دووشتە کە لە ئەساسا لە بنەڕەتە ئەبێ پێوەەر لێهاتووی بێ کارامەیی بێ پسپۆڕی بێ باشە کاکە واز دەکردی حکومی بێنە کردی حکومی تازە
ینی قسەیەکی ئەڵێ تاعین بەجێ کراوە بۆ دەستمانە فەسڵ دەست ناکرێت چی لێ بکەم بەس کەرتی تایبەت خۆتوانی وای لێنەکەی ئەم حکوومەتە ئەم عقلیەتی کە کوردستان بەڕێوە بەداخە و کەرتی تایبەتیشی ڕێک وەکو کەرتی حکومی لێ کردووە یعنی ئێستا کۆمپانیایەکەوە 15 کەس دامەزراوە ئەم 15 کەس سیسەیەکی هەر 15کەی ئامۆزا و خاڵۆزا و پورزا و خزمی یەک کەسە یەک کەسەکەش بەرپرسێکە کە لە حکوومەتا پۆستێکی هەیە هەنی ئەم مشکلەکە ئەمەیە بۆیە تۆ نەئەتوانی هیچ ئیجداعاتی لەگەڵ ئەمانەیە بکەی نەئەتوانی مرزەمیکەی بۆی فلانشت بکە فلانشت نەکە ئەمە کێشە گەورەکە ئێمە ئەگەر یاسای کار هەموار بکرێتەوە و بەڕێوەبەرایەتێک کە ئەمە باسی ئەم شتانەکەین تەفاسیلەکەی زۆر یعنی تەفاسیلەکەی گرنگتر لەوەی کە شتا ئەمەکە بەڕێوەبەرایەتێکمانێنە بەڕێوەبەراتی وەگەڕخستنی کارە لە هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی کار باشە ئەم بەڕێوەبەراتی ئیش ئەوەیە داتای بێکاران کۆ بکاتەوە لای خۆی تەسجیلیکە هەر کۆمپانیایەک کە کرێکاری ئەوێ بچێت لەوێەوە کرێکار وەرگێت نەگەر لە خۆی بچێ خەڵک وەرگێت زۆر باشە بە پێی قانون و پێڕەنمایەکان ئاوایە بەڵام کە جێبەجێ ناکرێت ئەم کێشەیە بڵێن لە چەند ڕۆژی ڕابردوودا ئامارە یان راپۆرتێ بڵاو کراوە لەسەر پاڵاوگەیەکی نەوت کە تەواوی ئەو کەسانشی کە بۆی دامەزراون بۆی تاین کراون هەمویان خزمی بەرپرسێکی ئەو خەیان بۆ نەو کەسێک کە سەرپەرچی و پاڵاوگەیەکە کە جەنابیشت ئاماژت پێوە بەوە کرد کە پێوە بۆ دامەزراندن یا حیزبایەتی یا خزمایەتی کە ئەمەیان ئەگونجە لە هەردوو جۆرەکەی بەڵام زیاتر دەگوترێت 6 کەس لە پورزا و لە برازا و لە خاڵۆزا و لەوەی ئەو بەرپرسی پاڵاوگەیە جەنابیشتان پێم وایە بێ لەو بواراتوانیتان ینی هەوڵتاندا کارێ بکەن و پەنجە بخەنە سەر ئەو نەخۆشی و دەردەی کە لەو پاڵاوگەیە هەیە ئەگەر لەبارەی ئەوە قسەمان بۆ بەسەرچاو ئێمە ئەوەی کە یەکێک لەو کەیسانەی کە ئێمە زۆر بەدواداچوونی بووەکەین کەیسی کۆمپانیا نەوتەکانە لەبەرەوەی ئێمە لە سا 86 ئابووری کوردستان پشتبەستە بە کەرتی نەوت کەرتی نەوتیش لە کۆمپانیەکانەوە لە پاڵاوگەکانەوە لە کێڵگەنەوتەکانەوە هەموو ئەمانە هەلیکاری تایە بۆ گەنج ئەم هەلیکارانە بەشێکی زۆری مەسلەی پسپۆڕی و هەندەسیەکەیە کە کۆمپانیاکە خەڵکی خۆی لە دەرەوە هێناوە باوە زەمانە بینین چونکە ئەمە کۆمپانیاکە لانیکە مافی خۆیدی کە ئەمەش ئەبێ ئیشی تیا بکرێ بکای لەسێ بکرێت خەڵکەکەی کە وەرەگیرێ وەکو کرێکاری ناو کۆمپانیا وەکو سکیورتی ئەم خەڵکە چۆن وەرەگیرێ بەپێی ئەو عرفەی کە لە حکوومەت یاریمی کوردستانە سەپێنراوە کۆمپانیاکە کە لە هەر ناوچەیە بێ ئەبێ بەڕاوێژ لەگەڵ بەڕێوبەری یەکەی کارگەڕی ئەو شوێنە خەڵک وەرگێ بۆ من لە ناحەیەکە لەگەم مدیر ناحەکە لە قەزایەکە لەگە قایمقامەکە ڕاوێژ بکە بۆ وەرگرتنی خەڵک لەبەر ئەوەی ئەم بۆ واکراوە لە ئەساسە بۆیە خەڵکی ئەو ناوچەیە وەرگێ بەڵام بەداخەوە ئەمە ئستیغلال کرا بووی ئەو کەسی یەکەمی کارگەڕیە قایمقامە یان مدیر ناحەیە خزمی خۆی دائنێ لە باتەوەی خەڵکی ناوچەکەدان ئەو کەسان دانێکە خۆی بەدڵێتتر لە حیزبەکەی پێڵەداینە یا خزمی خۆیەتی بدایە ئێوە گەشتبینن بەوەی کە ئەم کەمپینەی ئێوە بتوانێت ئەم گەندەڵیانە نەهێڵێدەوەی کە بەڕێزی داماژت بۆ کرد کە حکومیە و ئەڵێ تەواو تاین بۆ ناتوانم فەسڵی کەم ئەگەر بێت و لە ئێستەوە ئێوە ئیش لەسەر ئەمە نەکەن ئەمانە نەهێڵن دوجار ئەم گەندەڵیە بەردەوامە بێت یعنی هەر بۆ خۆی ئەزانچی یەکێک لە گرنگترین هەنگاوەکان بۆ چاکسەسی کەشفکردنی ئەمانەیە باشە ئێمە ئێستا بوون منە هەمومان هەستمانەیە بەڵام تا نقورچێک لە نەگر نازانی ئەمە هەستە ئەم کەشفکردنی ئەم زانیارانە هەر بۆ خۆی ئەم هینەیە ئەوەیە کە هەستەکە ئەجوڵێنی باش ئێستا خەڵکێک مایلانە بیری لەوە نەکردوێتەوە لە کۆمپانیایەکە هەفتاکە زەر هەفتاکە ئامۆزا و پورزای یەک بن کە ئەمە وروژێنرا کە من بێگومانم و زۆر دڵنیام لە زۆربەی کێڵگەنەوتی و کۆمپانیانەوتیەکانە ئەم حاڵەتە دووبارە بۆتەوە بۆیە یعنی ئەمە کە هەر وروژاندنی ئەم کەیسە خۆی ڕوونکردنەوەی بۆ خەڵک بۆ خۆی کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی لە داهاتوام کردە ئەبێت چاک بکرێت و ئێمە پرۆژەشمان هەیە بۆ چاکردنی و لە پێشنیارەکانیش ئەین بە وەزارەتی کار و بە پەرلەمان بۆ هەموارکردنی یاستە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەڵێن ئەیزاد و تەبێژی کەمپینی دەرفەت زۆر سپاس بە ئامادەبوون بۆ بینەرانی بەڕێزی شار بژین بەڵێ ئازان و خۆشەویستانم وەک لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دڵە بەر لەوەی بچینە لای تەوری سێمی بەرنامەکەمان کە قسەکردن لەسەر پاراستنی دڵ و ئەو ڕێنمایانەی کە پێویستە هاوڵاتیە لەبارەی دڵ و تەندروستی دڵەوە هەیبێ ڤیدیۆکمان بۆ ئامادەکردن هەڵمەتەکانی هۆشیاری تەندروستی پاراستنی دڵ با پێکەوە بینە لێەوە ڤیدیۆ بین ڕۆژی جیهانی
خوێنکارانی کۆلێژی پەرستاری شاری سێ سادق ئەندامی نێرستارین بە بۆنەی ڕۆژی جیهانی دڵەوە بە سپۆنسەری ڕێکخراوی کۆبیر ئێمە ئەم چالاکیە تەندروستیەمان ڕێک خستووە ئەمڕۆ یەکەمین گروپین کە لە سێ سادق ئەم چالاکیە تەندروستیە بەبێ بەرامبەر بۆ خەڵکی شارەکەی خۆمانی بکەین و سواز بۆخوا لە سەعات 2 دەستمان پێ کردووە گەرموگوڕێکی زۆری پێوە دیارە ئامانجی ئێمەش لەم چالاکیە تەنها بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تەندروستی خەڵکی شارەکەمانە و چەندین ڕێنمایی تەندروستیە چەندین پشکنینەکان هەمووی بەبەرامبەرن بۆ نمونە پشکنینی دیاریکردنی گروپی خوێنە بە بۆنەی ڕۆژی جیهانی دڵەوە ئێمە ناساندنی دڵ بە خەڵک فێریان ئەەکەین یعنی ناساندنی دڵ یەکێکە لەو مێزانەی کە زانیاری بە خەڵک ئێن لەسەر دڵ و دیاریکردنی گروپی خوێن و پەستانی خوێن و شەکری خوێن و کێش بەپەی باڵا لە دوای ئەوەش هەموو ئەم پشکنینانە کرا پێیان ئەڵێن کە بەپێی ئەم پشکنینانە تەندروستیان چۆنە. ئاسان بانجاندانیم چالاکی لێرە ئەمە یەکەم جارمانە لێرە بکرێ وەکو قوتابیانی کۆلێژی پەرستاریم چالاکیانەکە لێرە گرتنی زەخت وەروە شەکرە و زانیاری پێدان لەبارەی دڵەوە هەروەها زانیاری پێدان لەبارەی چۆنەتی فریاگوزاری سەرەتایی و هەموو ئەوانەش هەروەها لێرە ژێمە لەخوا بەزیابێ خەڵکەکەش پێشوازێکی باشانە بۆ ئێمە یارمەتی باشیان ناوین زۆر سپاسیانە. ئەم جۆرە چالاکیانە کە من زۆر بەگرنگی ئەزانم چونکە ئەمە پاراستنی گیانی خەڵکیە پاراستنی گیانی خەڵکیش کە زۆر ئیشێکی چاکەکەن دەستخۆشیان لەکەین لەم دکتۆرە بەڕێزانەکە خۆبەخشانە چێکە لێرە ناوکەتە نووسن و هەروەها گروپی خوێنەکە دیاری ئەەکەن کە ئایا ئایزایی دەبی زایی دەوە ناقسە هەرێک لە گروپی خوێنەکان دیاری ئەەکەن کارێکی بێشەکەن دەستخۆشیان لەکەین و هەمووها کێش و باڵا و کەسانی کە زەختیانە یان لێ داڵی دڵیان چۆنە ئەمە ئەەکەن و لە دواییدا ڕێنمایی کە ئەدەن بە هاوڵاتیان وەکو کە 6 مانگ جار یاخود ساڵی جارێکە پێویستەکە فەحسی ئام بکەن لەبەرەوەی کە ئەگەر هەر نەخواشیەکی لە جەسەیان نابێ زوو فرای خۆیان بکەن و بە عیلاج چارەسەر بکرێت. سڵاوتان لێ بە خۆشەویستان تەوەری سێمی بەرنامە قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی دڵ و پاراستنی دڵ یام ئەو نەخۆشیانی کە ڕوبەڕووی دڵە بنەوە بێگومان دڵ یەکێکە لە کاریگەرترین و باشترین و وەکوڵێ لە پێشترین ئەندامەکانی جەستەی مرۆڤ کە زیندەیی و بەردەوامی مرۆڤ لەسەر دڵی بەندە. بۆ قسەکردن لەسەر ڕۆژی جیهانی دڵ و شێوازی پاراستنی دڵ و ئەو نەخۆشیانی کە ڕوبەڕووی دڵەبنەوە هۆشیاری ئێمە لەبارەی دڵمانەوە چەندە و پێویستە چه هۆشیاری و ڕێنماییەکمان هەبێ بە تایبەت لە هەرێمی کوردستان میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەرتیب عیزەت پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەمان کردووە کە لە ڕێی ڕاستەوخۆ میوانی تەوەری سێمە بەرنامەکەمانە بێ. دکتۆریان سڵاوت دەبێ و سپاس بە و دەرفەتی کە بەێمەت بەخشیوە لەبارەی ڕۆژی جیهانی دڵەوە جەنابتان چه سەرنج و پەیامێکتانەیە؟
سڵاو لە ئێوەی بەڕێزیش لە کەناڵی پەیامەوە ئەمڕۆ 29 سپتەمبەرە ڕۆژی جیهانی دڵە کە لەلایەن وۆڵد هارت فاوندیشنەوە ڕۆژە دانراوە زیاتر بۆ ڕێنمایەکردنی هاوڵاتیان سەبارەت بە شێواز چۆنێتی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ لەم ڕۆژە زیاتر تەرکیز دەکرێت سەر خلایانی خۆپاراستن و ڕۆشنبیرکردنی هاوڵاتیان سەبارەت بە نەخۆشیەکانی دڵ و خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ چکە خۆک و خۆمانەڵێن خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئەوەی کە تەرکیز دەکرێت لە وڵاتان لەم ڕۆژە تەرکیز دەکرێت چەند شتێک ئەوەیش لانی خۆپاراستنەکە لە چەند شتێک تەرکیز دەکەن سەر چەند شتێک ئەوش ڕێنمایەکردنی هاوڵاتیانە سەبارەت بە گۆڕین لایفستایلیان یا شێوازی ژیانیان لە شێوازی ژیانێکی ناتەندروستە بۆ شێوازی تەندروست بۆ نمونە لە خواردنەوە وازنان لە چەوری زیان بەخشەکان کەم خواردن دواوە تەرکیزنە سەر وەرزش ئەو وەرزشانەی کە بەتایبەتی بۆ دڵی گرنگی هەیە و سوودبەخشن دوایەوە تەرکیز دەکرێت سەر لایانی خەوتن و هەستان هەر ئەوە نییە بڵم لە زۆربەی شوێنەکانە کە گوێمان لێ خەڵک باسی خواردنەکە بەس هەنێشتی تری لە بیرەچێت ئەوەی جموجوڵ و حرەکەی لەگەڵ خەوتنە ئەوە کە لە لایانی خواردنەوەتمان چەوری سوێری بەتابەتی ئەو چەورانەی چەورە زیان بەخشەکان باش نین ئەو کەسانێکەوە نەخۆشی دڵیان یا توش بوون بە نەخۆشی توش نەبوون هێشتا بەڵامانەوێت تووشی نەخۆشی دڵ نەبن باش وایە لەو چەورە زیان بەخشانە خۆیان بپارێزن یا کەمی بکەنەوانێ خواردنەکانن بۆ بورەکە دکتۆر بەڵام لە ئێستا ئاماژە بۆ ئەوە دەکرێت بۆ لانی جموجوڵ و ببوورە کاک دکتۆر لە ئێستا زیاتر ئاماژە بۆ ئەوە دەکرێت کە ئەوەندەی شەکر کاریگەری لەسەر نەخۆشیەکانی دڵ هەیە چەوری ئەوەندە کاریگەری نییە ئایا ئەمە ڕاستی هەیە و بوونی هەیە گەڕێنمایەکی باش بە هاوڵاتیان بدەیت لەم بارەیەوە سپاس. بەڵێ تەمەن چەوریش و شەکریش هەردووکی زەرەری بۆ دڵ هەیە بەڵام چەوریەکان چەوری زیان بەخشەیە و لەگەڵ چەوری سوود بەخشەیە ئەوە زۆربەی خەڵک تا سلێکی جیانە کردوتەوانێ لەگەڵەوە شەکری تەبیعیمان هەیە و کە لە میوایە لە میوە و لە هەنێشتی ترایە لەگەڵ ئەو شەکری کە دروستەکرێەوە مەیکەنە ناو چایەوانێ هەردووکی زەرەری هەیە هەردووکیان شەکرت زیاتر چیە کاربۆیدراتە تاقەیتی زۆر زۆرتیایە چەوریەکانیش هەموو چەوریەکان زیاد بەخش نین چەوری ئۆمێگا 6 ئۆمێگا 3 کە لە زەیتونە هەیە لە گۆشتی ماسی سەلەمونە هەیە ئەمانە سوود بەخشن وەکو باسمان کرد چۆرە زیان بەخشەکان ئەبێ خۆمان لێ پارێزین بۆ شەکریش بەعامە و شەکری کە دروست ئەو شەکری کەمەی کرد ناوچاوە شتێکی باش نییە باش وایە ڕۆژانە خەڵک خۆی لێ بە دوور بخرێ بە دوور بخات و تەرکیزکە سەر چەوریە تەبیعیەکان کە لە میوەکانە هەیە لە سەوزایە لە میوایە لە هەنێشتی ترا هەیە زیاتر تەرکیز کرێت سەرەوە بەڵام هەردووکیان بەیەکەوە هەردووکیان زەرریان بۆ دڵێ ئەگەر بێت و ئەو کەسە یا ئەو هاوڵاتە بەڕێزە ڕۆژانە بەشێکی زۆری لێ بەکاربێنی یا بیخوات ئەگەر بێت توێکی ڕۆژی چایە بخوات یا دوو چا بخوات بە زەرێکی وای نیە وەگلەوەی کە کابرا ڕۆژی پێ 6 چاخوا لەگەڵا شەکری زۆری تێکا لەگەڵەوە پاقلاواخوا لەگەڵەوە شیرینی و شتی تریەخوا ترەخوا کە شەکری زۆرتیایە و ئەمە تاقەی زۆرتیایە تاقەکەش بێ بە کاربۆیدرات لە ئاخرە ئەو کاربۆیدراتە لە جگەرە بە شێوەی گلایکۆجین خەزنەکرێ و جگەر بەکاری هێنێ چەوری لە دروستەکان یعنی ئەو خواردن ئەو شەکرێکی کە تۆی خۆیت ڕۆژانە لە جگەرە خەزن ئەکرێت بە شێوەی گلایکۆجین و دوایە چەوری لە دروستەکرێ زۆر باشەکە دکتۆر بەڵام ئێمە ئەڵێن دای من هاوڵە بە هاوڵاتی ئەڵێن بەڵێن ببوورە چەند ساڵ جارێک یاخود چەند مانگ جارێک مەفروزە کە تاکێکی تەندروست پشکنین بۆ خۆی بکاتە بزانێت کە تەندروستی زۆر باشە و دڵی هیچ کێشەیەکی نییە مەڵە خۆی بە پێ ڕێمایەکان لە مێینە و نێرینەدا فەرقەکە لە خانماندا باش وایە لە دوای تەمەنی 50 ساڵیەوە ساڵانە پشکنی پێشوەخت بۆ خۆیان بکەن لە نێرینەدایە لە پیاواندا باش وایە لە دوای 45 ساڵیەوە پشکنینی پێشوەخت بۆ خۆیان بکەن بەڵام ئەگەر هاتو خوانەکایەکی لە سەرەکی لە خێزانەکانە باوکی بە نەخۆشی دڵ وەفاتی کردو برایەکی نەخۆشی دڵی هەیە مامی نەخۆشی دڵێ لەم حاڵەتە باش وایە ئەو کەسە پێشوەخت پێش ئەوی بگاتە ئەو تەمەنە پێشوەخت پشکنی ساڵانە پشکنی پێشوەخت بۆ خۆی بکە پشکنینەکە چیوە دەست پێەکە پشکنینی چەوریەکانی خوێن وەکو چەوری سیانی کۆلسترۆلی گشتی چەوری باشەکان چەوری خراپەکان کە LGL و LDL لەگرێتەوانێ لەگەڵ پشکنینی ڕێژەی شەکر
پشکنینی ڕێژەی خوێنزانی خوێنەکەی زۆرە کەمە خوێنەکەی خەز بۆتەوە خەز نەبێتەوە ئەمانە هەمووی زەرورن لەگەڵەوەش ئەم پشکینانە زەرورن بەڵام بەبێک ئەو کەسە بزانێ ئایا لەم ساڵی ڕابردووە لەم 12 مانگا سەرەکەی 5-6 کیلۆی زیاد کردووە ئەمە دەلاسەرەوە کە ئەو کەسە وەرزشی نەکردووە یعنی هەر پشکینەکە هیوایە ئەڵێ دکتۆر من پشکینەکانی خوێن هیچ مشکلەی نییە بەڵام ئەم وەزن 10 کیلۆی زیای کردووە ئەوەش هەر ناتەندروستە بۆ چکە ئەو دڵی کە خوا دروستی کردو بۆ کەسێکە باڵای بۆ نمونە مەتر و 7 سانتیمە ئەم کەسە بێ وەزنەکەی لە بینی 7 بۆ 5 کیلۆ بنەوە زیاتر بێ تەسیل لەسەر جونگەکانیەکە تەسیل لەسەر دڵیەکە تووشی نەخۆشی پستانی خوێنیەکە لەگەڵ ئەوەشە هیواشەی ئەمانەشی هەمووی مەزبوطە وەزنی زیایی نەکردووە چەورەکانی خوێنیشی باش شەکریشی باش بەڵام جگەرە کێشە ئێمە لەو کاتا بچیەکەین بە باشی زای ڕێنمایەکەی کەواز لە جگەرە بێنە چکە هەر خواردنی تەندروست کافینی بۆ کەسێکەوە تووشی نەخۆشی دڵ نەبێ ئەبێ خۆشی دوور بخاتەوە لەو کەس لەو شتانێکەوە تووشی نەخۆشی دڵیەکە جگەری کێشانە نێرگە لە کێشانە یا خەوتنێکی ناتەندروست سەرەکەم نەخۆش ئەو کەس بە ڕێزە سەرەکەی بە ڕۆژە ئاخەوێ و بە شەوا تابانی مەشغوڵە کارەکە یا ئیشێکە ئەمە تەسیری لەیەکە و هۆرمۆناتی لەشی تێکەیە و ئەمەش هەر تووشی نەخۆشی دڵ و دەمارەکانی خوێنی ئەکات. زۆر باشەکە دوکتۆر وەک دەزانین دوجار هەموو نەخۆشیێکی جڵ کە دەبێتە هۆکاری دروستبوونی جەڵدا لە مرۆڤەکاندا بەڵام بیستومانە کە دەڵێن ئافرەت تا تەمەنی 40 ساڵی بە هیچ شێوەیەک جەڵدەی دڵ لێی نادات ئایا ئەم قسەیە ڕاستە یاخودنا؟ بەڵێ خۆی ئافرەتان خانمان بۆچی پشکنینی پێشوخت لە خانمانە لە دوای 50 ساڵیەوە دەست پێەکە تەمەنەمەش حکمەتێکی تێ ئەویش ئەوەیە خانمان هەتا و کاتێک کە عادەی ماسووری ماگانیانەیە عادەیانەیە هۆرمۆنی مێینیانە ئەو هۆرمۆنی مێینە دڵ و دەمارەکانی دڵ و خوێنبەرەکانی خانمان ئەپارێزێ لە نەخۆشی لە دوای ئەوە کە خانمان لە سووری ماگانیان نامێنێ هۆرمۆناتیان تێکەچی ئەو کاتە هۆرمۆناتی لەشیانۆک و هۆرمۆناتی پیان لێ و کاتە زیاتر معارەزن بۆ ئەوەیەوە تووشی نەخۆشی دڵ و پستانی خوێن یا گیرانی بۆریەکانی خوێن ببن ئەویش بەهۆی ئەوەیەکەوە لەو کاتێک کە لە سووری ماگانیان هەیە هۆرمۆنی مێنیان بەقۆتە و هۆرمۆنی مێینە خی گەورە بۆی داناون پارێزگاریان لەکە لە نەخۆشەکە بۆ دژی نەخۆشەکانی دڵ و توژبوو نەخۆشەکانی دڵ و پستانی خوێن یا گیرانی بۆریەکانی خوێن بەڵام لە دوای وەستانی سووری ماگانە و وردە ئەم هۆرمۆنی مێینەی کەمترە بێتوانێ ئەم پارێزگاری نابێنم ئەویش ژۆکو پیا و زیاتر معارەزە ئەویش بکو پیا و معارەزە بۆی تووشی نەخۆشیەکانی دڵیا گیرانی خوێن زۆر باشە دکتۆر یان زۆر جار ئاماژە بەوە دەکرێت کە بەتایبەت لە نێو چینی خانمانە کە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ یا جەڵدە پەیوەندی بە خەفەت و مەراق و یام ئاڵۆزیە دەرونیەکانەوە هەیە ئەو بارە نادەرونیی کە بەشێ لە خانمان لە کاتی ڕووداوێکە لە کاتی لە دەستدانی خۆشەویستێکیانە لە کاتی بیرکردنەوە لە ڕابردووی خۆیانە تووشیە بن ئایا خەفەت و مەراق و بیرکردنەوەی خراپ یا ئاڵۆزی دەرونی هیچ پەیوەندیەکی بە دڵ و نەخۆشیەکانی دڵەوە هەیە؟ بەڵێ خۆی تەمان ئەمە ئەوەی ڕووبدا دوو حاڵەتی جیاواز یەکیان ئەوەی جارێ ئەو نەخۆشە تووشی دڵە کوتەیە بێ ئەمە زۆر لە خانمە گەنجەکان ئەبینین سەرکەی دوای حاڵەتی حادسەیەکە مێردەکەی وەفاتی کردووە خزمێکی خۆشەویستێکی نزیکی وەفاتی کردووە تووشی دڵە کوتەیە بن زیاتر خەلەلی کارەبایی دڵە ئەوەی کە ئێمە یە بۆ لامان ڕۆژان لە نەخۆشخانەی ئەبین و چارەسەریانەکەن وەزمە حاڵەتێکی موقەتە حاڵەتێکی ترەیە زۆر دەگمەن ئەمە زیاتر لەو خانمانە ڕوایەت تۆزە تەمەنیان زیاترە پێی دەڵێن برۆکن هارت یعنی دڵی شکاو ئەمە بۆ یەکەم جار لە ساڵ لە یابان لەلایەن پرۆفسۆرێکی یابانیەوە وەسپی ئەم حاڵەتە کراوە بە یابانی پێڵێن تەک و تسوو بۆی پێڵێن ئەویش ئەگەر تەرجمەیەکی بۆ زمانی کوردەکەی خۆمان پێڵێن برۆکن هارت یعنی ئەو کەسە ئەڵە دڵی شکاوە ئەو کەسێکە قەهر و خەفەتێکی زۆرەخۆ لە ئەنجامی زەرێکی مادیەوە یا کەسێکی خۆشەویستی لە دەسەیە یا موسیبەتی گەوری بەسەرایە یا خۆی نەخۆشیێکی لە پڕتوشی نەخۆشیێکی خراپ ئەبێت ئەو حاڵ لەو کەسە ئەو نەخەفەتی لێخوا ئەو نەبیری لێکاتەوە لەشی ئەو کەسە هەڵاسێ بە دروستکردنی هۆرمۆنێکی زۆر لە هۆرمۆنی سترێس هۆرمۆن یان هۆرمۆنی قەلەقی هۆرمۆنی قەلەقیش تەسیرەکە لە ماسوولکەکانی دڵ و بە موقەت بە شێوەیەکی کاتی ماسوولکەکانی دڵ لاوازەکە تەنانەت زۆر جارکە نەخۆشکێتە خەسخانەوە ئازانی تووشی جەڵدە بووە لە تەختیتەکەی گۆڕانکاری تایە ئیکۆکەی گۆڕانکاری تایە بەس کەسێ قستەری بۆ کەسێرێکی دەمارەکانی دڵی نەگیراوە
ئەمە حاڵەتی پڵم برۆکن هارد حاڵەت دەگمەنە زیاتر لەو خانمانە ڕویا کە تەمەنیان هەیە بەس خۆشببختانە ئەم حاڵەتە دوای سێ چوار هەفتە وردە کەس دڵێ و کەسە یا و گۆڕانکاری کە لە دڵیا ڕویاوە وەک خۆی لێتوانێت و بە حەبوو دەرمان چارەسەرەکرێت. زۆر باشە کاک دکتۆر گرنگترین ئەو نیشانانە چین کە ئەبێ تاگ بیزانێت کە ئەمە نیشانەیەکە و تووشی نەخۆشی دڵ بووە ئەو نیشانانە ئەبێمە چۆن بیان ناسینەوە؟ بەڵە خۆی نیشانەکان زۆر لە خانمان و پیاوانە فەرقەکە لە تەمەن بۆ تەمەن فەرقەکە لەوانی کە شکرانێ و ئەوانی کە نەخۆش شکرانەیە فەرقەکە بەگشتی زۆربێ و کەسانی کە مشکلی دڵیانە هەستەکەن بە ئازار لەسەر لای چەپی سنگیانە هەست بە ئازارێکن ئازارەکە کات ئاەتە لای دەستی چەپیان جار و ئازارەکەاتە ناو ملیانەیەتە ناوشانیان هەنێ لە نەخۆشخانە لە دکتۆر مەعیدە مێشەکات بە تایبەتی ئەگەر ئەو جەڵدەیە و حاڵەتە لە بەشی خوارەوەی دڵ بێت چۆ بەشی خوارەوەی دڵەکەوێت سەر ناو پەنچکو ناو پەنچکیشکەکەوێتە سەر مەعیدا لەم حاڵەتە نەخۆشکە سەرەکەی سنگی زۆر ئازاری نییە زیاتر ئازارەکە ئازاری مەعیدەیە بە تایبەتی لەو نەخۆشانەی کە شەکریان هەیە زۆر کەس هەیە ئەمەشی نییە نە ئازاری هەیە نە ئازاری مەعیدەی هەیە نە ئازاری سنگی هەیە نە ئازاری باڵی هەیە بە سێرێکە لە دکتۆر کە بە قادرما دوو هەنگاوانەیەم تەنگەنەفەسە بم ئەبێ بۆسم ناتوانم زوومان و ئەبم جاران وانە بووم یا ئەڵێ دکتۆر چەند جارێک بوراومەتەوانێ وایە ئازارەکەشی نییە بەڵام سێرێکی بوراوەتەوانێ یا تووشی دڵە قوتەیە بێ لەگەڵیان ئەمانە لە نەخۆشێکە بوو نەخۆشی تر فەرقەکات بە تابەتی وانەی شەکرانێ من بەباشی زەماوانەی ئامۆژگاریم بە تابەتی ئەو بە ڕێزانی کە نەخۆشی شەکرانێ ئەگەر هات و تەنانەت دڵە قوتیان هەبوو گەرات و تەنانەت مەعیدەشیان ئازاری هەبوو یا بەشی خوارەوەی سنگیان ئازاری هەبوو زوو خۆیان بگەین لای پزیشکی پسپۆر و پشکنینی تایبەت بۆ خۆیان بکەن. گرنگترین ئەو پشکنینانەی کە بۆ نەخۆشەکرێت چین کاک دکتۆر کە پێویستە نەخۆش بیکات بۆی بزانێت کە تەندروستێکی باشیە یاخود نە مەبەستمانە ئەو پشکنیانەیە کە بۆ دڵەکرێت. بەڵێ خۆی لە پشتینە کە بۆ دڵەکە یەکەم جار پزیشکەکە و پزیشکە بەڕێزەکەی کە لە تەواریە لە کلینەکەی خۆیەتی یا لە خەسەخانەیە باشە ئەەکەم بە سەماعەکەی بسەیری گوێ لە دڵی بگرێ گڵی نەخۆشەکە ئەگرێ بزانێت سەوتی یا دەنگی دڵی سەمامەکانی دڵی تەواویان نامەیەک دووە تەختیتی یا هێلکاری دڵ ئەکرێ بۆ نەخۆشەکە بزان لە هێلکاریەکە شتیتیا یاتیانە دوایەوە چین پشکنینی چوری بۆکەین بزانین چوریەکانی نەخۆشەکە بەرزیامنا لەگەڵەوە بزانین خوێنی خەز بتوانێت خوێنی کەمە مشکلەی غودەی هەیە غودەکەی سیستە غودەکەی چالاکە دوای ئەوە ئەگەر نەگەشتین نەتیجە و کاتە چیەکەین پشکنینی ئیکۆی دڵمان هەیە بە جیازی ئیکۆسەری دڵ ئەکرێت بزانین ئایا ئیشی دڵ مەزبوطە پامفەنکشنی باش یان ئیشی زەختی دڵ باشە سەمامەکانی بەڕێکپێکی ئیشەکات دڵی گەورە نەبووە دیواری دڵی ئەستور نەبووە جاری واشەیە لەگەڵ ئەمانەشە نەر ناگەین نەتیجە سەرکە نەخۆشکە تەختیدەکەی تۆ گۆڕانکاری تایە بە شتێکی وانە دیکۆکە شتێکی وایە تیانێ بەڵام نەخۆشکە هەر ئازاریە لەم حاڵاتە ئەمە چیەکەنەوەی کە ئەمە لە کورسان ئایکەین دووشتە یا ئەوەیە نەخۆشکە نێرین بۆ کۆرۆنێری ئەنجیۆسیتی ئەویش ئەشیعی تەنووری دەمارەکانیان خوێنبەرەکانی دڵە کەمە لە حاڵەت شتێکی باش و زوو ئەنجام بدرێ یاوە یەکسەر ڕاستەخۆ من نەخۆشکەڵ لەوانە پێویستی بە قەسەرە بە قەسەرت بۆکەین بەس من وەکو خۆم یەکەم جار چی بۆکەم تەختیت وەکوتمان هێلکاری دڵ ئیکۆ هەنە جاریشەیە پێویستەکە ئەگەر نەخۆشکە گەنج بێت جگەرە خۆر نەبێ ئێمە تەختیتی جوودی بۆکەن یان هێلکاری جوودی بۆکەین نەگەشتنەدێ ئەشعی تەنووری بۆکەین ئەگەر لاشعێکی تەنووریەکە هیچی تیانە بۆ کاتە بە نەخۆشکەڵێن نەخۆشکی ئەورەکەین وەڵە نەخوا بزە بژیی تیانی ئەمە ئازاری تۆ هەتا لەوانێت تەشەنوجات بێ شتێکی خراپ نییە و لی مەترسە و ئەگەر خوانەکە لە شعی تەنوورەکە سێرەکەی خوێنبەرێکی گیراوە یا تەسک بۆ تەوانێ ئەو کاتە پێویستەکە ئەگەر تەسبوونەکەی لە 150 کەمتر بێت بە حەبوو دەرمان پارێز چارەسەریەکەین ئەگەر هاتوو تەسبوونەکەی لە 150 زیاتر بێ لە خوێنبەری دڵی ئەو کاتە پێویستی بە قەستەر و شەبەکە و باڵۆ نەبێت. زۆر باشەکە دکتۆر ئایا هیچ نەخۆشیێکی دیکە هەیە کە پەیوەندی بە نەخۆشیەکانی دڵەوە هەبێوەکەوەی کە بەڕێزت پێشتر ئاماژەت بۆەوە کرد کە هەندێک نەخۆشمان هەیە دەڵێت ئازارەکە لە مەعیدەمایە ئایا هیچ نەخۆشیێکی کە هەیە بۆەوەی ینی مەبەستمەوەی ئازارەکە لە شوێنێکی کەیا بێت و بەڵام دوجار نەخۆشیەکە پێوەست بێت بە دڵەوە؟ بڵێ خۆی زۆر جار لە نێوان نەخۆشیەکانی سوورێنچک و گەدە لەگەڵ تەشەنوجاتە ئەم حاڵەتە تێکەڵە بێ نەخۆشمانەیە سێرەکەی مشکلی گەدەی هەیە قورحەی هەیە تەشەڵۆکی گەدەی هەیەتە سەروانە تەشەڵۆکەکەی عەزەری سوورێنچکیەیە کە عەزەری سوورێنچکیەیە
لە بزەبن نەخۆشکوازانم ئازاری دڵە لێ دیەکەچێت وازانم دکتۆر ئالێرم ئازاریە کە لێ کۆڵیتەوە تەختیتەوە تەختی هەلکاری دڵی بۆ کە ئیکۆمانە هیچی تیانە بەس کە دوای لێ کۆڵ و پرسیاری لێکەمانە سێرەکەی ئەم نەخۆشە لە کاتی خۆیان نان ناخوا پرسیاری سێرەکەی ترشڵۆکی مەعیدەی هەیە دوای فەحسی بەکتریای مەعیدەی بۆ کە بەکتریا مەعیدەیە دەرەکەوێ شتەکەمە لە دڵانیە وەکوتمان جاروێشان نەخۆشەکە پشتی ئازاریە ئەچێ بەلای دکتۆری فەقرات ناوەڵە ناوشانم ئازاری کە دکتۆری فەقرات ئەشعی بۆ وەگرێ سیتی سکانی بۆ کە سێرەکە فەقرات هیچ مشکلەیەکی نیە زۆر جارە بۆ نەخۆرە بەڕێزە بە بەڕێزەکانی پسپۆری فەقرات و ئێسک و جمگە نەخۆشیان ناردوو بۆ لایمە کە سێرمان کرد دوای نەخۆشی دڵیا بووە بەڵام بۆ ئەو دەمارەی کە گیراوە تەسمنۆتیا بووە لە بەرشی پشتەوەی دڵەوە بووە لەبەرۆ ئازارەکەیەتی بە پشتی نەخۆشەکە و نەخۆشەکە ژوای زانێتی مشکلەکەی فەقرات و پشتێتی و چوو سەردانی تۆری پشتی کردووە. زۆر باشەکە دکتۆر وەک پێشتریش ئاماژەت بە چارەسەرەکان کرد کە خواردنی تەندروست وەرزشکردن چەند ڕێگایەکی تر مەبەستم لێرەیە وەرزشکردنە ئایا وەرزشکردن هۆکارێکی باشە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ دەبینین کە زۆر جار ئەو کەسانی کە جەڵدە لێیان دەدات بیستومانە کە دکتۆر یان کەسەکانی کە پێیان وتۆ کە ئەم کەسە زۆر ماندوو بووە دوجار دەبینین کە زۆر کات لە کاتی وەرزشکردنە یان ڕێکردنێکی زۆرە ئەو کەسە تووشی ماندووبوونێکی زۆرە بێت ئایا ئەمەش نابێتە هۆکاری جەڵدە یاخود ئەو شێوازی وەرزشکردنە تەندروستە کامەیەکە دڵمان لە نەخۆشیەکان دەپارێزێت. بەڵێ خۆی تەمان دوو کەەوە ئەڵێن وەرزشکردن بە دوو گروپمانەیە منێرە یەکەم وەرزشکردن بەو کەسانی کە نەخۆشی دڵیان نێ بۆی تووشی نەخۆشی دڵ نەبن ئەمە جیاوازە ئەمە شتێکی جیاوازە ئەو کەسێک کە بڵێن نەخۆشی دڵی نییە ئەمە چیە کات ئەمە ئێوە تووشی نەخۆشی دڵ نەبێ ئەمە وەرزشی وەرزشی ئەم جیاوازە ئەبێ هەریج ناکایز نەکە ڕۆژی 2 کیلۆمتر 3 کیلۆمتر بە پێ بڕوە زۆر باشە ئەگەر بیشێ وەرزشکە لێخوڕین پاسکی مەلەکردن ئەمانە زۆر باشە 2 ڕۆژ وەرزشکە ڕۆژی ئیسراحەت 2 ڕۆژ وەرزشکە ڕۆژی ئیسراحەت بەم شێوە زۆر ئیسفادی لێکە بەڵام بەسکردنەوەی ئەسقال یانی قورسایی ئەمە بۆ دڵ خراپە ئەو زۆر کەس نایزانە ئەمەیەک دوو ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە نابێ هەر لە خۆیان بچن وەرزشکەن زۆر جار نەخۆشمانەی ڕێنمایی پێویستە پێڵم ئەبێ ئەو کەسە کە نەخۆشی دڵێ ئەبێ پێشەوە عیلاجەکانی بەڕێکپێکی بەکاربێنێ ئەبێ بچێ بۆ لای دکتۆری پسپۆر دکتۆری پسپۆر جۆری وەرزشەکەی بۆ دیاریکە من نەخۆشکەیە بۆ لام پێشەوە و بینێرم بۆ وەرزش یەکەم جار هێڵکاری تەختیتێکی جۆدی بۆکەم یا هێڵکاری جۆدی بۆکەم بۆی بزانم ئاستی توانای دڵی ئەم نەخۆشە چەندێکە چکەمە هارد سپۆرتی پێڵن ینی وەرزشی دڵ بۆ کەسانی خۆ نەخۆشی دڵیانەیە جیاوازە بۆ نییە نابێ قورسایی بەرزکەنەوە بچن بە قورسایی ئەبێ وەرزشەکان دیاریکراوێت ئەبێ لەژێر چاودێری سپۆڕی تایبەتیانە کاتە میوانی تەوری سێمی بەرنامەکان زۆر سپاس بۆ ڕێنمایی و ڕوونکردنەوە زانیاریەکانت بەڵێ ئازان خۆشەویستانم ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد وەرزشێک خواردنی تەندروست و نهێشتن بە زیادبوونی کێش و بۆ دوورکەوتنەوە لە جگەرە و نێرگەلە و مادەوەشبەرەکان و مادە کوحولیەکان هۆکاری دڵێکی تەندروست و دوورکەوتنەوەمانە لە نەخۆشیەکانی دڵ زانیاریەکمان ئامادەی لەبارەی نەهەنگی شینەوە بزانین نەهەنگی شین چییە و ئەو زانیاریان چین کە پێویستە ئێمە هەمان بێ لەبارەی ئەو گیاندارە گەورەیە و با پێکەوە بینەری بین. نەهەنگی شین گەورەترین گیاندارە لە جیهاندا هەندێکیان درێژیان دەگاتە 30 مەتر و کێشیان دەگاتە 170 تا 200 تەن بەچکەی نەهەنگی شین لە 7 مانگی یەکەمیدا ڕۆژی 400 لیتر شیر دەخوات و ڕۆژی 90 کیلۆ کێشی زیاد دەکات زمانی نەهەنگی شین 2 تەن و 700 کیلۆیە و دڵیشی 600 کیلۆیە نەهەنگی شین دڵی لە یەک خولەکدا 6 جار لێ دەدات و شادەماری خوێنی ئەوەندە گەورەیە کە مرۆڤی ئاسایی ئەتوانێ مەلەی تێدا بکات. نەهەنگی شین دەتوانێت بۆ ماوەی 6 مانگ بەبێ خواردن بژی. توانای ئەوەی هەیە 6 مەتر لە ئاسی ڕووی ئاو بەرز بێتەوە و باز بداتە دەرەوە. نەهەنگی شین دەتوانێت لە دووری 1600 کیلۆمەترەوە پەیوەندی لەگەڵ نەهەنگی شینێکی دیکە بکات.
هەزار و خۆشەویستانم کۆی بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەم ڕۆژمان پێشەشن کە پێگات بوو لە دوو تەوەری تەندروستی و تەوەرێکەوە نەبوونی نەعەدالەتیە لە هەلیکار ئومێ دەکەین سووتان لە تەواوی بڕگە و بابەتەکانمان وەرگرتێ بەم شێوەیە لەگەڵ هاوکارم شەیدا هاتینە کۆتایی ئەڵقەی ڕۆژمان تا بەیەگەیشتنە ویکتۆر لە ئەڵقەیەکی تری بەرنامەکە بە خوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.